دوامە بین ئێمە ئەمڕۆ لەگەڵ ساناشە لە دەستپێکی بەرنمەیە باسمان کرد کە بەرنمەی ئەمڕۆ تەرخانکراوە بە یادی کۆچی دوایی جەنابی سەرۆک مام جەلال یادی 8 ساڵی. ئێستا چینە لای ڕێزان لەسەر مەزاری سەرۆک مام جەلالەوە لێ ڕاستەوخۆ لەگەڵمان نابێ چکە ئەمڕۆ ئەو یادەیە سەیدەیە و هاوڵاتیەکی زۆر لە شاری سلێمانی و لە دەروی شاری سلێمانی و لە ناوچەکانی تری کوردستان و بگرە لە عێراقەوە ئەمڕۆ سەردانی مەزاری جەنابی مامەکەن جا ڕێزانمان لەگەڵا بێ ڕاستەوخۆ لێەوە زانیاریمانایەتێ لە سەر ئەمڕۆ کە لەسەر مەزاری مام بزانین چی ئەکرێت هیچ مەراسیمێکی تایبەتی شێ بزانین کە ئەمڕۆ ئەنجام بدرێت. ڕێزان سڵاو لێبێت و بانیت باش زانیاریمان بیتێ ڕاستەوخۆ لەسەر مەزاری مامەوە. بەڵێ کۆ سارسان ئاسڵاتان لەبێت و بەیانیتان باش وەکە زانین ئەمڕۆ 8 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلال کە سەرۆکێکی یاخود ڕابەرێکی مێژووی و تێکۆشەرێکی بە ئەزمۆن و نووسەرێکی بەتوانا بوو کە لە ساڵی 1933 لەدایک بووە و لە 2007 بە نەخۆشی لە ئەڵمانیا کۆچی دوایی کرد و دوای 4 ڕۆژ لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە هێنرایەوە سلێمانی و لاگردی دەباشان بە خاک سپێردرا. هەمومان بیرمانەوە کاتێک کە بە خاک سپێردرا هەزاران کەس کە نزیکە بۆ لە ملیۆنان کەسیش هاتبوون بۆ ئەوەی هەم پێشوازی لە تەرمەکەی بکەن هەم بە خاکی بسپێرن لە نزیکەوە بیبینن. دیارە سەرۆک مام جەلال لە ماوەی تەمەنیدا خزمەتێکی زۆری سیاسەتی کردووە و لەگەڵەوەشە داواکارێکی سەرسەختی مافەکانی گەلی کورد بووە لە عێراق و لە تەواوی جیهان لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە مام جەلال ناسراوە. دیارە سەرۆک مام جەلال لەگەڵەوەی کە ڕابەرێکی مێژووی بووە هەمووان خۆشیان ویستۆ تەنانەت لە عێراقدا بە سەمام ئەمانیش ناسراوە لەبەرەوەی ئاشتی خواز بووە و پێکەوە ژیانی نێوان پێکهاتەکان و نەتەوەکانی لاگرنگ بووە هەمیشە دەستێکی باڵای هەبووە لەوەی کە یەکگرتووی یەک ڕێزی دروست بکات تەبایی و ئاشتی لە نێوان هەموو لایەنە جیاوازەکان پێکهاتە جیاوازەکان نەتەوە جیاوازەکانە دروست بکات. بۆیە ئەمە ژوای کرد کە نەک تەنها کورد خۆشی بوێ یاخود بە سەرکردەیەکی کورد ناوی ببا بەڵکو لە تەواوی عێراق و لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانیشە بە سەرکردەیەکی ئاشتی خواز ناوزەند کراوە. دیارە سەرۆک مام جەلال لە دوای کۆچی ساڵانە یادی کراوەتەوە لەسەر مەزاری مام. ئێستا من لەسەر مەزاری مام جەلالم لە دوێنێەوە یاخود لە ڕۆژانی ڕابردوو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە لە کاتی یادەکەیدا هاوڵاتێکی زۆر و کەسایەتی سیاسی و حزبی ساڵانە لەم کاتەدا سەردانی مەزارەکەکەن بۆی ئامادەکاری کراوە بۆی پێشوازی لاوام بکەن. دیارە هەر یەکێکیشان کێن ئێرە دووپاتی ئەواکەنەوە کە بە هەمان ڕێبازی سەرۆک مام جەلال لە ئەڕۆن هەمان هەوڵی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانەدەن و من ئەگەر دەرفەتە بێ ئەمەوێ کەسێک وەربگرم کە وەکو خۆی ئەڵێت یەکەم کەس بووە کە ئەمڕۆ لە کاژمێر دوای شەشەوە هاتۆتە سەر مەزاری مام ئەمیش لە کەرکووکەوە بوو. خۆش باسی کرد کە تەنها لە سلێمانی نییە خەڵک دێتە سەر مەزاری مام بەڵکو لە ناوچە جیاوازەکانیشەوە لە پارێزگاکانی تریشەوە دێنە سەر مەزاری مام. کاک بەشدارم لەگەڵای کە بەڕێزیان هەموو ساڵێک لە کەرکووکەوە هاتووەتە سلێمانی بۆی بەشداری لە یادی کۆچی دوای سەرۆک مام جەلال بکەوە ئەمڕۆژ بە هەمان شێوە. کاک بەشدار ئەمڕۆ سەعات چەند بۆ هاتیتە سەر مەزاری مام و پێمان بڵێ پەیامە چییەوە لە کەرکووکەوە یەوەکو یەکەم کەس هاتوویتە سەر مەزارەکە بیتی ئێرە سپاس دەکەم بۆی دەموچاویشی لە کامێرا دیێ فەرموو. هاتنی ئێمە من ساڵانی پێشوو لە هەولێر و بە پیادە ئاهاتمە سەر مەزاری مام لە هەولێرەوە ئاهاتم ئەم ساڵ گەڕاینەوە کەرکووک لە کەرکووک بووین باری تەندروستیمان تەواو نەبووی تر بە سای بانگە شەشەوە مەشغوڵی حملەی ئینتیخابات خۆ ئامادەکردن بووین. کاژمێر چواری بەنەی دەرچووم بەڕێکەوتم نێزک 6 گەیشتینە ئێرە. جەنابی مام جەلال بۆ ئێمە فەقرێکی زۆر گەورەیە بە هیچ شێوەیە جەنابی مام جەلال لەبیر ناکرێم. ئێمە هەموو کاتێک دێنە ئێرە بەڵێن دووپاتەکەینەوە نەک لە بە ساڵیادەکەیە بگرە لە فترەی جارێکا دێن بەڵێن دووپاتەکەینەوە ئەلێن ئێمە بەڵێن بە پەیمانمان داوە لەو ڕێبازە بەردەوام ئەبین هەرگیز دەو ڕێبازە نادەین ئەو ڕێگایە تەواو ئەکەین
ئەتانە ئەوە فای دووپاتکەنەوە کە مام جەلال هەمیشە کەرکووکیەکانی خۆشویستووە کەرکووکی بە قودسی کوردستان دایم ناوزەند کردووە ئەتانەی ئەو پەیامە بڵێن ئێمە بەبیرم دێ من کاتێ مناڵ بووم ڕۆژی پێنجشەمان کە مام جەلال لە بەغا ئەگەڕایەوە خەڵک هاتە سەر جاداکە ئەوید مام جەلال دی ئەچێ بۆ عەرەفە هەموو ئاهاتین ئەلێ ئەوەستان پێشوازیمان لە مام جەلال دەکرد لە ڕێگاوە ئەڕۆیش بۆ ئەوێ ئێمە وەفای مام جەلالمان لەبیر ناچێ وەفای ماڵی ماممان لەبیر ناچێ وەکو کەرکووکیەک ئێمە خۆمان فیدایی هەموو خاکی تاک بە تاکی خاکی کوردستان ئەکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم ڕۆژە بۆ ئێمە ڕۆژێکی زۆر خەمناک و زۆر ناخۆشە بەڕاستی کەسێکمان لەدەستداوە سەرکردەیەکمان لەدەستداوە هەتا دنیا ماوە لە مێژووە کەسی وا دووبارە نابێتەوە بۆیە ئەلێرە ئێمەش لێرە پامێکمانێ وەکو کەرکووکی ئەمانە لێرە وەفای خۆمان دووپاتکەینەوە ئەمڕۆ ڕۆژێکە ڕۆژی یەکەم ڕۆژی بانگەشەی عێراقا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو کەرکووکیەک هەموو بە یەکەوە لە یەک دەست یەک ڕنگ چۆن پێشتر دووپاتمان کردوتە وتومانە کەرکووکمان سەوزپۆش کردووە ئەم جارە عێراقی سەوزپۆشەکەین بەڵێنی خۆمان ئەبینە سەر ئێمە لەسەر ڕێبازی ماملا نادین بەردەوام ئەبین دەستەکان خۆشکاک بەشدار سپاس دەکەم دەست خۆش بێ سانا کۆسار دیارە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە چونکە ساڵانە لەم کاتەیە میوانێکی زۆر سەردانی مەزاری مام جەلال دەکەن جا لە هاوڵاتی بێت لە کەسایەتی حزبی حکومیەکان بێت لە پۆست و لە جیاوازەکان بێت تەنانەت هەندێک جار لە حزبە جیاوازەکانی بەدەر لە یەکێتیشان هاتوونەتە ئێرە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو خۆشەویستی سەرۆک مام جەلال لە لای ئەوان دیارە سەرۆک مام جەلال تەنها مڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە مڵکی تەواوی حزبەکانی تر بووە مڵکی تەواوی نەتەوە و پێکاتە جیاوازەکانی تریش بووە چونکە کاری کردو بۆ پێکەوەژیان و بۆ ئاشتیانەی نێوان هەمووان وا دیارە لە بەیانیەوە لە کاتژمێرەکانی بەیانیەوە ئامادەکاریەکان کراوە تاوەکو کاتژمێرەکانی درەنگانیش لێرە ئامادەکاریەکان بەردەوامە هەمووان ئەوانەی کە دەیانەوێت دەتوان بێن ئێرە و تەنانەت هێشتا کاتەکانی بەیانێت چەندین تاچەگوڵی نەهێنراوەتە سەر مەزارەکە ئێمیش وەکو ڕێز و وەفا وەکو دووپاتکردنەوەی ئەوەی کە لەسەر ڕێبازی مام جەلال بەردەوامە بن ڕێزانە ئەوە زانێریەکان سپاس بەڵام لەگەڵمانە بەردەوام بمێنەرەوە دیمەنەکانمان بۆ بگوازەرەوە سەردانیکردنی هاوڵاتیان بۆ سەر مەزاری جەنابی مام جەلال کاتە تۆ هەر لێ بمێنەرەوە دیمەنەکانە با بەردەوام دیمەنەکان لای ئێمە هەبێت و ئێمە ناوەناوەیەوە لای تۆ ڕێزان سپاس کە لەگەڵمانە بووی دەستخۆش. بەڵێ بەرداوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە باز لەو توێژینەوە دەکەین کە لەسەر هزری سیاسی مام جەلال کراوە بێگومان خستنەڕۆی هزری سیاسی مام جەلال لێکۆڵینەوە و نووسین و توێژینەوەی زۆر وردی دەوێت تا بتوانین وەکو خۆی بیگەێنین و وەکو خۆشی بکەینەوە ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەدا باز لەو توێژینەوە دەکەین بزانین ئایا چۆن ئەم توێژینەوە کراوە بابەتەکانی ناو توێژینەوە کەچین چۆن دەتوانین بابەتەکانی ناو ئەم توێژینەوە بکەین بە سەرچاوەیەکی گرنگ بۆ توێژینەوەکانی تر تەواوی قسە باسەکانمان لەسەر ئەم توێژینەوە لەگەڵ میوانەکەمان پەیمان عوسمان مامۆستای زانکۆ کە ڕاستەخۆ لە ستودیۆ لامان میوانە خاتو پێمان بەخێراتی بەیانیت باش بەیانی ئێوەش باش زۆر سوپاسدانەکەم زۆر باشم لەخوا بەزیادە سوپاس بۆ ئێوەش خۆم زۆر بە خۆشحاڵەزانم لە ڕۆژێکی ئاوا مێژووی پڕشکۆیە بتوانم قسە لەسەر کەسایەتی و کاریزمای گەلی کورد
سەرۆکی کۆچ کرد و مامجلال تاالبانیکەین ئێمە هەرچەنە قسەی لەسەرکەنی توێژینەوەی لەسەر بکەین و قسەی لە گفتوگۆ لەسەر کەسایەتێکی ئاها مێژووی بکەین هێشتا کەمە لە پای ئەو کار و چالاکی و خەپاتی ڕزگاری خوازیەی چ لە شاخ و چی لە دوای بوونی با سەرۆک کۆمار بەڕاستی وەگویان شتێ بێ لە خەروارێک بەڕاستی قسەکردن لە سەر کەسایەتێکی ئاوا گەورە و کاریزما بە چارێکێک و نوو سەعاتێک تەواو نابێت توێژینەوەکەی ئێمە لە سەر هزری سیاسی مامجەلالە لە نێوان بیری ناسیۆنالیزمی و کوردی و نیشتیمانی عێراقیدا ئەوەی ئێمە لێرەدا باسێکەین با چەند تەورێک قۆناغی ژیانی فکری و سیاسی مامجەلالە پاشان چوونی بۆ ڕۆڵی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە و دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لە دوای لە خەباتی چەکداریەوە بۆ سۆسیال دیموکرات و پاشان قۆناغەکانی دوای پرۆسەی ئازادی عێراق و بوونی بەسەرۆک کۆمار. باشە سنووری توێژینەوەکەی ئێمە لە ساڵی 1976ەوە دەست پێ دەکات تاوەکو کۆچی سەرۆک و کاریزما مامجەلال. مامۆستا پەیمانگەر خستنەڕووی هزری سیاسی سەرۆک مامجەلال هێندە ئاڵۆز بێت و هێندە شیکردنەوە و نووسینی بوێ ئایا دەتوانین بڵین دەتوانین بە شێوەیەکی یەک پارچەی ئەو میراتە فکرێ بکەین بە یەک توێژینەوە؟ وەکو پێشتریش ئاماژەم پێکرد وتم ئەم توێژینەوەی ئێمە کە کردومانە لەسەر کەسایەتێکی ئاوا گەورە و کاریزما بەڕاستی وەگەوایە شتێک بێ لە خەروارێک کە ئێمە هەرچەند باستی لەسەرکردەیەکی ئاوا گەورە بکەین هێشتا بە توێژینەوەک و یەک دوو توێژینەوە تەواو نابێت لە پای کار و چالاکیەکانی کەسایەتێکی وەک مامجەلال. بەڵێ دەتوانین بڵێ ناتوانین لە جوڵانی سیاسی کورد لە قۆناغە گرنگەکانی دەی شەستەکان تاکو کۆتایی نەوەدەکان ڕوخانی بلۆکی سۆڤێت تێ بگەین و تاکو چاوێکمان لە هێزی سیاسی سەرۆک مامجەلال بێت؟ بەڵێ دەتوانین. چۆن لەم توێژیندا ئاماژەتان بەوەدا؟ نه ئەوانەی ئێمە ئاماژەمان پێکردووە تەنها خەباتی بۆ نمونە سیاسی شاخ بووە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و بوونی سەرۆک کۆماری بووە تا وەفاتی بەڕێزیان. کەواتە بە مامۆستا بابینە سەرم بابەتەی کە لە دروستبوونی یەکێتی و پێش دروستبوونی یەکێتی و تاش گەینە سەرۆک کۆماری ئەمە کۆمەڵێک هەنگاون کە تۆ لە چیاکانی کوردستان ناو شاخەکانی کوردستان بێ ئەوەی هیچ پەیوەندیەکت بە دەرەوە هەبێ هیچ ئیمکانیاتێک و توانایەکی لۆجیکی و سەربازی و هەموو ئەوانەی کە هەیە لە بەردەستا بێ بەڵام بێت ئەو فکرەی کە هەتە لەو کاتەیە هەنگاو بە هەنگاو جێبەجێ بکەیت و تاکۆگەیت بە سەرۆک کۆماری. زۆر باشە. ئەمە چۆن هەڵەسەنگێن ینی وەکو ئەمە لە توێژینەوەکانە چۆن ئەتوانێت شوێنی ئەمە بکرێتەوە چۆن باسی ئەمە؟ زۆر باشە زۆر بە کورتی لە قۆناغەکانی سەرەتای مناڵی و دەست پێ دەکەین. مامجەلال لە قۆناغی سەرەتایی بە ئاوردانەوە لە ژیانی مامجەلال لە قۆناغی سیاسی مامجەلال و هەستی نەتەوایەتی کاتێک منداڵ بووە لە خوێندنگاکەی مامۆستاکانی هەڵیان دەبژات بۆ خوێندنەوەی شەعری نەتەوایەتی. ئەوی زۆر بە جوانی شەعرە نەتەواتیەکانی دەخوێندەوە بۆیان تاوەکو ساڵی 1946 پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەکە. ئێمە بابزانین بۆچی سەرۆک مامجەلال پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کردەوە. با سەرەتا باسی لەو کەسایەتی و کاریزمای بکەین چۆن ئەم کەسە کەسایەتێکی بە سروشت کاریزمای هەبووە بەبێ ئەوەی سوودوەر بگرێ لە بنەماڵەی شێخی تاڵەبانی بەبێ ئەوەی سوودوەر بگرێ لە باو باپیرانی بەبێ ئەوەی هێزێکی گەوری سیاسی لە سوودی جوار بگرێ بەڵام ئەم هەر بە منداڵی کەسایەتێکی کاریزما و بە سروشت زیرەکی کەسایەتێکی چۆن ئەڵەی هزر و بیرێکی تەواو نەتەوایەتی خەباتی سیاسی هەبووە. بۆ نمونە کاتێ لە قۆناغەکانی پۆلی پێنجی سەرەتایی ئەبێت متەسەریفی ئەو کاتەی شاری هەولێر سەردانی شاری کۆیە ئەکات مامجەلال تاڵەبانی قۆناغی پێنجی سەرەتایی ئەبێت لەو کاتەیە سعدی قەزاز کە متەسەریفی ئەو کاتەی شاری هەولێرە کۆمەڵێک پرسیاری سیاسی و مێژووی لە مامجەلال ئەکات ئەوی زۆر بە جوانی لە جوابی دەداتەوە جوابی پرسیارەکانی ئاداداوە لەو کاتەیە دەڵێت بنەماڵی تاڵەبانی هیچ هێڵێکی ناوەندیان نییە واتە مامجەلال ئەم زیرەکی لە باو باپیرانەوە بۆ نەماوەتەوە بەڵکو سوودی لە هیچ کەسێک وەرنەگرۆ تەنها ئەم زیرەکیە لە مناڵێکی ئاوا خۆی هەر لە تەمەنی قۆناغی مناڵی و بیری چۆن ئەڵەی لە سیاست و بوونی نەتەوەی کورد کردوتەوە. پاشان چۆن وتمان پەیوەندی ئەکات بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە لە دوای ئەوەی کە لە قۆناغی سەرەتایی تەواوەکات ئەچێتە قۆناغی ناوەندیەوە دەبێتە نوێنەری خوێندکارانی کۆیە لە ساڵی 1948
بەشداری یەکەمین کۆنگرەی خوێنکارانی بەغدا هین عێراق دەکات لە شاری بەغدا دەبێتە نوێنەری خوێنکاران بە هاوکاریی مامۆستا کەمال عەبدولقادر کە هاوکاریی زۆری دەکات کە کۆمەڵێک دادەمەزرێن بە ناوی پێشکەوتنی خوێندەواری زۆر باشە دادەمەزرێن بە ناوی کۆمەڵی پێشکەوتن خوازان وەکو وتمان چۆن پەیوەندی کرد بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕۆژێک لە قۆناغی سەرەتایی ئەبێت ئەم منداڵە کە قۆناغی پێنجی سەرەتاییە فکرەیەکی بۆیەت بە ناوی چیەوە ئەڵێ ئایا کورد نەتەوەیە ئایا مافی چاری خۆنووسینی هەیە لەم پرسیارانە ئەبێت لە مامۆستاکەی کە بە ناوی مامۆستا فاتح ڕەسوڵە مامۆستایەکە مامۆستایەکی شوعیەت بووە ویستێتی باخچەیەکی شوعیەت بۆ ئەم خوێنکارانە لە تەمەنی چۆن ئەڵی بنەڕەتی یاخود سەرەتاییەوە بەو هزر و بیر و ئایدەلۆژیایە چۆن ئەڵی ساز بکات لەوێ مامجلال کە لەوێت ئەو پرسیارە لە مامۆستاکەی ئەکات ئەویش پێی دەڵێ نەخێر کورد نەتەوە نیە و مافی چاری خۆنووسین نییە لەوێ چۆن ئەڵی مامۆسەبا لێرە ڕاو بگرم ئەتوانین بڵین ئەو دروشمەی کە لەسەر دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە مافی چاری خۆنووسین کە یەکێکە لە دروشمە سەرەکیەکانی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەو کاتەوە لە ناو زەهن و هزری جەنابی مام جەلالە چەکەرەی کرد بێتە ئەو کاتێکە یەکێتیش دامەزرێنێ بەڵێ لەبەر ئەوەی کە منداڵێکی بەو تەمەنەکەمەوە و لە قۆناغی پێنجی سەرەتایی بتوانێت پرسیارێکی ئاوا بودناسی و نەتەوای و ناسیۆنالیزمی لە مامۆستاکەی بکات و مامۆستاکەیشی لەو کاتەیە چۆن ئەڵەی بە فکرێتێکی شوعی و مارکسیەت پەروەردەکرابێ بەڕاستی قورسە لەوێ بەدواوە مام جەلال چۆن ئەڵەی دڵگرانیەک لەگەڵ مامۆستاکەی دروست ئاکات و بۆیە چیتر بڕیار ئەدات بچێتە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ کتێبکڕینیش لە سەردانی کتێبخانی حاجی قادری کۆی بکات لە شاری کۆی و کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بووە مامۆستا باسی کتێبت کرد مام جەلال جگەلەوەی کە خۆی سیاست مەدارێکی دیپلۆماتکارێکی زۆر باش و سەرکەوتوو بووە ڕۆژنامەنووسێکی زۆر باش بووە زۆر باش بووە کتێبیە کە چەندین بابەتی گرنگی لەم کتێبانەدا باس کردەوە تا چەند گرنگە لە کاتی توێژینەوەکاندا بگەڕینەوە بۆ ئەم کتێبانە سوودی لێبینین یا خۆت بۆ ئەو لێکۆڵینەوەانەی کە تایبەتمەندە بە دۆزی گەلی کورد و کێشەکانی گەلی کورد و مێژووی گەلی کورد تا چەند گرنگە بگەڕینەوە بۆ ئەو کتێبانە لە کاتی توێژینەوەکانە چونکە خۆی هەم وەکو بە ئاماژەمان پێدا لە ساڵی 1950 کاتێ بەشداری کۆنفرانسێکی جیهانی دەکات لە شاری مۆسکە پێڵەن فستیڤاڵی لاوانی گەنجان دەگەڕێتەوە دەبێت چی خۆی کاری چاپەمەنی کردووە بەدەر لەوەی کەسایەتیەکی حیزبی و سیاسی بووە کاری چاپەمەنی کردووە لەوێ دەبێتە چی دەبێتە سەرنووسەری گۆڤاری خەباتی کوردستان کە بە چەندین زمان دەردەکرێت بۆ نمونە لەوانە زمانی عەرەبی بۆ ئەوەی کە بمانەوێت ئێمە زۆر سوودمان وەکو خودی خۆم زۆر سوودم لە بەڕاستی لە لێکۆڵینەوە و چێو پێکەوتن و توێژینەوەکانی سەرچاوەکانی خۆی وەرگرێت چونکە تۆ گەر کەسێک خۆی نووسی بێتەوە بێگومان لەناو ئەو بابەتەیە قاڵبۆتەوە و تۆش بەکاری ئێهێنی وەک ڕاستی و دروستی سەرچاوەیەک باش مامۆسا باسمان لەوە کرد کە سیاسێکی چەند لێ هاتوو یاخود ڕۆشنبیرێکی چەند کردکراوە هەروە ڕۆژنامە نووس و نووسێکی چەند بەتوانە لەگەڵەوەشە خاوەنی هەڵگری یەکەم ژمارە یاخود یەکەم پێناسی پارێزەرانە لە عێراق زۆر ڕاستە ئەمانە چۆن هەمووی وای کردووە کۆ بکرێتەوە لە ناو یەک کەسایەتیە ببێ بەو سیمبوڵی کە بۆ هەزارەها ساڵی تریش جێگەی شانازی بە نەک تەنها بۆ کورد بۆ هەموو گەلی عێراقیش من وەک گوتم ئاماژەشم پێکرد وشەی کاریزما بە هەموو کەسێک ناوترێت بەڕاستی سەرۆک مام جەلال کاریزما بووە یعنی ئەم سروشتەی لە بنەڕەتەوە بۆ هاتووەواتە هێزێکی ئیلایی بووە خۆی گەورە بە هزری مام جەلالی بەخشیوە نەپەیوەندی بە بنەماڵەوە بووە نە هێزێکی سیاسی بووە نە بە باو باپیرانەوە هەبوو نە سوودی لە بنەماڵی تاڵەبانیەکان وەرگۆ بەڵکو ئەم کەسە هەر لە مناڵیەوە بە کەسێکی چۆن ئەڵێ زیرەک و سیاسی و شارەزا خوڵقاوە بۆ میلەتی کورد هەر ئەڵی سەرۆکێک بووە و خۆی گەورە بۆ کوردی ناردووە مامۆسا لە توێژینەوەکەتانە باسێکتان لە بابەتی ناسیۆنالیزمی و خەباتی ناسیۆنالیزم ئەگەر ئێمە سێرێکی ڕابردوو بکەین ئەوانەی کە لە بواری ناسیۆنالیزمی یاخود ئەو خەباتی کایکەن هەمویان کەسانێکن کە وەکو سیمبۆل ئەمێنەوە هەنگاوەکانی جەنابی مام لەم بوارانەیە چۆن بوو لە ناو توێژینەوەکە یاخود چۆن باسان لەم لایەنەی
خەباتی سیاسی مام جەلال کردووە. زۆر باشە ئەوەی ئێمە باشمان کردوەکمانوتمان قۆناغی سەرەتایەکەیمان باس کرد کە چۆن سەرەتا دەستی بە خوێندن کردو چۆن فکری سیاسی بۆ هاتووە پاشان وتمان ساڵی 1946 پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دموکراتی کوردستان دەکات ئەوش هۆکارەکەیمانزانی پاشان دین لەو کاتی کە پەیوەندی بە پارتی دموکراتی کوردستانەوە ئاکا مام جەلال بە زیرەجی و شیاری و زرنجی خۆی هەموو قۆناغ و چالاکیەکانی پلەی حیزبی بڕیە تا بۆ بە ئەندامی سکرتارەتی سیاسی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە ساڵی 1954 ئەمەش دواتر پاشان وتمان بۆتە لەگەڵ ئەوەی کەوا مام ئەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان چۆنەڵی چاپەمەنیی زۆر باشیش کاری کردووە ئەوەی لە ساڵی 1950 بوو وتمان ئەبێتە سەرنووسەری گۆڤاری ڕۆژنامەی خەباتی کوردستان. چۆنێتی مام جەلال و چۆنێتی وازهێنانی لە پارتی دموکراتی کوردستان ئەمەش دەگەڕێتەوە بۆ شۆڕشی ئەیلول بە هەمان شێوە مام جەلال جگەلەوەی کە بڵین سیاست مەدارێکی زۆر گەورەش بووە بەشداری چەندین شۆڕشەکانی ناوچەی سلێمانی کراوە بەرپرسی هێزی پێشمەرگەی سلێمانی بۆ لە کاتی شۆڕشەکانی ئەیلولدا اینجا دینە سەر قۆناغی ژیانی لە کاتی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێ نسکۆی ساڵی 1975 ڕوئەدا و شۆڕشی ئەیلول ڕوئەدا مام جەلال زۆر دڵگەران ئەبێت لە سەرکردەکانی شۆڕشی ئەو کاتە ئەمەش هۆکارێک ئەبێت لە دەرەوەی وڵات بڕیار ئەدات نەگەڕێتەوە چونکە ئەڵێ ئاش بەتاڵی ئەو کاتە زۆر کاری تێکردم و هەرسی شۆڕش و نسکۆ وای لێ کردم کە چیتر لە دەرەوەی وڵات بمێنمەوە و بیر لە دامەزراندنی حیزبێکی نوێ بکەینەوە ئەمەش برادرانی کۆمەڵە و شاخ پێیان ئەوتم بگەڕێرەوە ئەگەر هەرچەندێک ژمارەیەکی کەمیش بین بۆیە مام جەلال لە دەرەوەی وڵات بڕیار ئەدات درێژە بە خەبادەن و بۆ دامەزراندنی حیزبێکی نوێ بە فەلسەفە و دیدگا و هزرێکی نوێوە ئەمەش بۆ لەبەر ئەوەی دژی وەکو هەڵوێستەیەکیش بێت بەرامبەر شۆڕشی ئەو کاتەی سەرکردەکانی شۆڕشی ئەو کاتە و ئاش بەتاڵکردنیان و بێئومێدکردنی خەڵکی شۆڕش و خەڵکی بوو بۆیە لەوێ بڕیار ئادات بە دامەزراندنی حیزبێکی نوێ بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەوێ ئامانج و پرۆژەیەکی نوێ دا ئەمەزرێنن بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نامێلکەیەکدا گرنگی پرۆژەکە بۆ چۆنەڵی هەرێمی کوردستان ئەنێرێتەوە بۆ شەیدارام ئەویش بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لەوێ بەدواوە وردە وردە برادران ئەکەونە ئەوەی کەوا مام جەلال کۆ ئەبێتەوە کەسانی گەنج کەسانی بە ئەزمون بێنە ناو خەباتی سیاسیەوە لە ساڵی لە 22 ئایاری ساڵی 1975 لە شاری سووریا لە گەڕێکی ئەبوو ڕوومانە بە هاوکاری نەوشیروان مستەفا و کۆمەڵێک برادرانی ئەو کاتە حەو ئەندامەکە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڵاڵە ئەکەن پاشان لە 27 ئایار لە شاری بەرلینی ئەڵمانیا پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەوێتە جێبەجێکردنەوە یەکی شەشی ساڵی 1976 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەمین جار حیزبەکەیان ڕادەگەیەنێت مامۆستا من هەر ئەگەڕم و بابەتی ئەو توێژینەوەیە بەڵێجان ئەوەی لام گرنگە ئەوش ئەوەیە کە وەکو بەڕێزت ئاماژت کرا سەرک مام جەلال بەڵەوەی کە کاریزمایەکی بەڕاستی کاریگەری هەیە و لە زۆربەی لایەنەکان ئەبینی کە قسە لەسەر زۆربەی لایەنەکانەکە لەسەر کەمانەتاوایەکان لەسەر سیاسە لەسەر دیبلۆماسی تەنانەت لەسەر ئەدەبی کە بەڕێستان ئەدەبی کوردین لەسەر لایەنی فکری کۆمەڵایەتی کەواتە زۆربەی لایەنەکانی باس کردووە تا چەند گرنگە وتارەکانی بیر و بۆ چوونەکانی خۆی ئەو توێژینەوانەی تریش کە کراوە لەسەر سەرۆک مام جەلال هەمووی بکرێ بە کتێبێک لە زانکۆکانە سوودی لێ ببیندێ بۆ ئەوی خوێندکارانی بەشەکانی تری کە سەرۆک مام جەلال قسەی لێوە کردو و خوێندکارانی بەشەکانی کۆمەڵایەتی بێ ئەدەبی بێ فکری بێ بتوانن سوودی لێبین لە توێژینەوەکانیاندا دەست خۆش بێ بەڕاستی کارێکی باشە ئەگەر لەسەری بکرێت چونکە مام جەلال وەکو بەڕێزت ئاماژت پێکرد جگەلەوەی کەسایەتێکی سیاسیش بووە زۆر پشتی کەسانی ئەدەبی کردووە بۆ نمونە کاتێک نمونەیەکی بچووک ئەهێنمەوە کاتێک بەڕێزیان لە شاخە بێت طبعا ئەو کاتە ڕخنە لە شۆڕش و شاخ ئەگیرێت بە ڕۆمان نووسێکمان هەبووە بە ناوی محەممەد موکری ڕۆمانەکەی بە ناوی سەگوەڕ بووە بۆ ئیتر برادرانی کۆمەڵە و شاخ ئەویان چۆن ئەڵی پێناخۆش ئەبێت کە چۆن ئەڵێ ئەم چۆن ئەبێت ڕخنە لە شۆڕش و پێشمەرگە بگیرێت خودی مام جەلال خۆی ئەڵێ ئەگەر ئێوەش ئەتوانن بە قەڵەم جابی بدەنەوە کەواتە ئەمە و ئازادیە کە مام جەلال داوێتی بە نووسەران و ئەدەبیان و
بەڕاستی هەتا قسە بکەین لەسەر مام جەلال و بکرێت بە کتێب هێشتا کەمە وەکو لە کو بەڕێزە دوتت لە ناوەندەکانی خوێندندا با کەسایەتیی کاریزمای ئاوها بناسرێت کە بەڕاستی مام جەلال نەک هەر سوودی بۆ کوردستان و عێراق بۆ بەڵکو بۆ وڵاتانی دەرەوەش ئەمە تورکیا بۆ ئەمە ئێران بووە وڵاتانی جیهانی هەبوو بەڕاستی شانازیە بۆ کورد کە سەرکردەیەکی وەکو مام جەلالی هەبوو نە ئەبێت و نە دووبارە ئەبێتەوە هەر یەکەم سەرۆک یاخود یەکەم سەرکردەشە کە سەکوی ئازادی دام بەڵێ وەکو عنی ئازادیی تەواویدا بە نووسەران و ڕۆژنامە نووسان هەر بە ئاماژەیەکی بچووک ساڵی 2000 فەرهاد پیرباڵ ڕۆمانێک دەنووسێت جەماعەتی نووسەران پێیان ئەڵێن ئەمە شارچێتی کردووە لەوێژ مام جەلال ئەڵێت ئەبێ خەڵاتیشی بکرێ و ناش بگیرێ و بەڵکو دەبێت ئێوەش بتوانن بە قەڵەم جابی بنەوە ئەوێش ڕۆمانەکەی بە ناوی ملازم جوامێر و کچێکی سۆزانی بووە. هەر جەنابی مام جەلالەکە داڕێژەری ئەو پرۆسی ئاشتیە کە ئێستا لە تورکیا بەردەوام و کاری لەسەرکرێت کە هەموو جارێک باسێکرێت کە لە ساڵی نەوەکانەوە جەنابی مام جەلال لە هەوڵی ئەوەیە بووە کە نەک تەنها لە باشوور لە هەموو بەشەکانی تریش چۆنەڵێ ئازادیەک بەرپا بکرێت و مافی گەلی کورد مافی ڕەوای گەلی کورد بێتەکایەوە لەبیرشمان نەچێ مام جەلال یەکێ لە کارەکانی تری ئەوە بووە لە خەباتی چەکداریەوە بۆ سۆسیال دیموکرات ئەم جەویستم پرسیاری ئەو لێ مام جەلال جگە لەوەی کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە جگە لەوەی کە بوو بەسەر و کۆماری عێراق جێگیری ئەنتەرناسیۆنالیستی جیهانی تۆزێک باسمان لەمە بۆ بکە ئەمە چۆن لەناو ئەم هەموو وڵاتەیە کە ئەندامی ئەنتەرناسیۆنالیزم بوون مام جەلال یاخود جەنابی مام جەلال ببێ بە جێگیری سەرۆکی حزبی ئەنتەرناسیۆنالیزمی جیهانی. مام جەلال ویستی لە ڕێگەی سۆسیال دیموکراتەوە ئەو کۆت و بەندانە بشکێنێت واتە ئەزمموی کار بۆ هەموو لایەنگرانی حیزبەکە بڕەخسێنێت و هەروە بێتە هۆی ئەوەی ئەو کۆت و بەندە کلاسیکیانە لابرێت واتە هێچێتی چەسپێنرا و هێچێتی ناوەند و هێز نەمێنێت بەڵکو بێتە بە دیموکرات و یەکێتی کار و هەروەها چۆنەڵی بتوانن خەڵکی مافی ئازادی و مافی چارەی خۆنووسینیان هەبێت و یەکێتی خۆی نوێ بکاتەوە. مامۆستا لە زانکۆکان بڵێ تا چەند گرنگە یاخود دەکرێت یاخود ناس سەبارەت بەوەی کە سیمینار بکرێت کۆڕ بکرێت پانێڵ بکرێت سەبارەت بە ڕەهەندی مام جەلال بیر و بۆ چوونەکانی ڕۆڵی سەرۆک مام جەلال لە چەسپاندنی سەروەری یاسادا ئەم بابەتانە دەکرێت لە زانکۆکاندا؟ سوپاس بۆ خۆی گەورە ئێستا زانکۆکانی کوردستان لەمانە بەدەرنین بەڵام ئەمەش وەکو تێبینی و ڕخنەیەکی بچووک هەر ساڵ بەسەر وەفاتی مامە تێپەڕیوە بەڕاستی ئەنی دوای هەر ساڵ من خۆشحاڵم کە زانکۆی سلێمانی و زانکۆی جیهان پێکەوە توانیویانە ئەم کۆنفرانسە گەورە و زانستیە بۆ سەرۆکی کۆچ کوردو بکرن هیوادارم بەردەوام بن و لە ناوەندەکانیش زیاتر گرنگی پێ بدرێت. زۆر سپاس مامۆستا چیترە هەیە گەتێ باسی بکەیت؟ زۆر بە کورتی ئەمەوێت باسی قۆناغی دوای پرۆسەی ئازادی عێراق بکەم لە ساڵی 2003ەوە کاتێک شەڕی ئەمریکا و عێراق دەستی پێکرد ڕۆڵی مام جەلال لەم کایە سیاسیە چی بوو بوونی بە سەرۆک کۆمار چی بوو لە دوای ساڵی 2003 کاتێک حکوومەتی ئەو کاتی عێراقی دەڕوخێ بە دەستی دەوڵەتی وەکو ئەمریکا مام جەلال دێتە کایی سیاسی و دەبێت بە سەرۆک کۆماری کوردستان لە ساڵی 2005 لێرە بە زۆر بە کورتی باسێکەم یەکێک لەو دەستکە گەوتە گرنگە جوانانی کە مام جەلال هەی بووە لەوانە چی بووە یەکەم نووسینەوەی یەکەم دەستوری عێراقی نوێ دوو ئاشناکردنی گەلی کورد و لەگەڵ بەغدادا واتە توانیوێتی هەموو حیزب و ئایدەلۆژیا بەشی ئەوسنە و کورد و عەرەبەوە لە ژەر یەک چەترێکا کۆبکاتەوە دوو یەکەم وڵات بووە کە دەوڵەتی عێراقی لە ململانێ و شەڕێکی زۆر گەورەیە بووە لە گەڵ وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیا توانیوێتی وەکوای بوون بە سەرۆک کۆماری یەکەم کاری و کە چالاکی کردبێتی سەردانی دەوڵەتی ئێرانی کردووە وەکو ئاشبوونەوەیەک و چۆناڵی ئاشتیەک لە نێوان عێراقی نوێدا ئەوە بوو مام جەلال لە 21 تشرین یەکەمی ساڵی تشرین دووەمی ساڵی 2005 سەردانی شاری تارانی کرد و لەوێ چای بە ئەحمەدی نەژاد دەکەوێت پاشان ئەمەش لە کۆمەڵێک چۆنەڵی بواری سیاسی و ئابووری و ڕاوێژکاری لە نێوان هەردوو دەوڵەتە ئەگۆڕێتەوە ئەمەش جێگای دڵخۆشیە کە دەوڵەتێکی وەکو عێراق و ئێران کە چەند ساڵ لە شەڕ و ململانێ بوون هەمووشمان نەزانن لە سەردەمی حکوومەتی سەدام حوسێن بووە کە ئەوە کراوە بە هاتنە سەر تەختی سەرۆک مام جەلال بۆ سەرۆک کۆماری بتوانێت ئاشتی لە نێوان دەوڵەتانی دراوسێدا بەرپا بکات ئەوە بوو لە ساڵی 2008
ئەحمەدی نەژات وەڵامی بانگێشتەکەی مام جەلالیدایە و کۆمەڵێک حوت خاڵی گرنگ لە نێوان هەردوو دەوڵەتەکەیە ئاماژەکرا ئەمەش دەستپێکی ئاشتی بوو بە هەمان شێوە مام جەلال سەردانی تورکیای کرد و چۆنەڵی بانگێشتی عەبدوڵڵا گوڵی کرد و بە هەمان شێوە ساڵی 2012 خۆشی سەردانی وڵاتی تورکیای کرد و بۆیە مای دڵخۆشی بۆ هەردوو دەوڵەت دوایین بڵین تەنیا سەرکردەیەک بۆ لە ناوچەکەیە کە هەم لەگەڵ ئەمریکا دانیش هەم لەگەڵ ئێرانە دانیش بەڕاستی دانیش لەگەڵ چەکدارانی پاکەکە بەڕاستی سەمام ئەمینی ئێران بەڵێ بە دڵنیاییەوە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا پەیمان عوسمان کە ئەم بانیە زۆر سپاس بۆ ئێوەش زۆر زۆر سپاسانەکەم زۆر زۆر سپاس بۆ بەردەوام دەبین لە لای ئاسا لە چەمچەماڵ ئەوکۆ ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان مەراسیم و بۆنەی تایبەت هەیە بە بۆنەی یادی 8 ساڵەی کۆچی دوایی جەنابی مام جەلالەوە چینە چەمچەماڵ بۆ لای ئاسا بزانین لە چەمچەماڵ چی هەیە و چی ئەکرێت و چی مەراسیمێک یاخۆچێ بۆنەیەک تەرخان کراوە بەم بۆنەوە ئاسا سڵاو لێبێ زانیاریمان بەرە لەسەر ئەم ڕۆژە. بەڵێ کۆسارسانە بینیتان باش ئەسڵاتان دەبێ هەڵبەتە وەکو هاوکاران و بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ 8 ساڵ بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلال ڕابەر و سەرکردەی نەتەوەی کورد و تێدەپەڕێت هەڵبەتە سەرۆک مام جەلال وەکو هاوکارانم ئاماژەیان پێکرد سەرۆکێک بوو کە دات ڕابردوویەکی پڕشکۆی بۆ خۆی و بۆ نەتەوەکەی دروست کرد و هەروە ئەمێ باز دەوەشکەم کۆچی دوایی سەرۆک مام جەلال هەمووانی گریاند 8 ساڵ پێش ئێستا کۆچی دوایی سەرۆک مام جەلال هەمووانی گریان بە بێجیاوازی ئاینی نەتەوەی سیاسی بە یار و نەیارەوە هەمووانی گریاند کۆچی دوایی سەرۆک مام جەلال هەڵبەتە کەلەنێکی زۆری سیاسی دروست کردووە و من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆڵپێکەی مام جەلال و ئەو کەلێنی کە دروست بووە لە دوای کۆچی دوای سەرۆک مام جەلال میوانێکم هەیە لێرە شێخ موحسینم لەگەڵا کە بەڕێزیان جێگری مەڵبەندی قەزای چەمچەماڵن بۆ قسەکردن لەسەر ڕۆڵپێکەی مام جەلال و ئەو کەلێنی کە دروست بۆ دوای کۆچی دوای سەرۆک مام جەلال چییە و قسەمان بۆکە لەسەر ڕۆڵ و گرنگی مام جەلال کاک شێخ ئەگەر بیت ئێرە سوپاس دەکەم بەیانی و باش هەڵبەتە ئەمڕۆ ڕۆنە لای من و لای تۆش 8 ساڵ بەسەر کۆچی دوای سەرۆک مام جەلالە تێپەڕێ باسی ئەوم بۆ بکە کە دوای کۆچی سەرۆک مام جەلال چ کەلێنێکی سیاسی لە ناوچەکە و ڕۆژڵاتی ناوەڕاستا دروست بووە 8 ساڵ لەمەوە بەر ڕابەرێکی گەورەی گەلەکەمان و عێراق و ناوچەکە مام جەلال کۆچی دوای کرد مام جەلال گەورەی مام جەلال لە پۆست و ناونیشانی نەبوو مام جەلال کاریزمایەک بوو لە ناو ڕووداوەکاندا خۆی دروست بوو مام جەلال وەکو لە شخصێتە دۆلەکان لە شخصەتی عێراقیەکان کە بینیمان مەرجعی باڵای شیعەکان بە سەمام الئەمان وەسفی دەکرد گەورە پیاوێکی وەکو بارەک ئۆماما کاتی خۆی کە لە جەنابی مام جەلال دانیشت بووتی من شانازیەکەم لەگەڵ سەرۆکێک دانیشتومە تەمە ناکەم ئەو سەرۆکە خۆزگە کورد ئەمریشی وایە بۆیە مام جەلال ئێمە ئەگەر شانازیەکمان هەبێ کە لە قوتابخانی مام جەلال بووین مام جەلال فکری مام جەلال بیرواوەڕی مام جەلال دینابینی مام جەلال بۆ دیموکراسی بۆ پێکەوە ژیان بۆ هەموو ئەمانە یعنی ئەکرێ هەزارها دیراسی لەسەر بکرێ مام جەلالی یەکێتی نەبوو مام جەلالی کورد نەبوو مام جەلالی شەرق لەوسەد نەبوو مام جەلالی هەموو دنیا بوو مام جەلال ئەو مام جەلالە بوو کە توانی لە ڕێکخراوی سۆسیال ئینتەرناسیۆنالی ببێ بە جێگری ئەو ڕێکخراوە مام جەلال لە عێراقا بۆ خۆتان نەزان هەتاکو حزوری مام جەلال لە بەغدا هەبوو وەزعی عێراق چۆن بوو وەزعی کوردستان چۆن بوو پێکەوە ژیانی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداد چۆن بوو لەگەڵ نەمانی جەنابی مام جەلال کەلێنێکی مام جەلال وای کرد کە ئێستا خۆمان وەزعەکانی هەم عێراق زانین کە هەم وەزعی کوردستان زانین کە بەداخە وەزع و بژەوی خەڵکی کوردستان زانین بۆیە مام جەلال جێگەی مام جەلال بە ئاسانی پڕ ناکرێتەوە ئێمە ئەڵین هەمیشە لەگەڵمانی لە دڵمانی لە بیرمانی مام جەلال ئەتوانین بڵێن دڵنیا بە ڕێگاکەت ڕۆشنە ڕێبوارانی قوتابخانەکەت لەسەرهێنن ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ لەسەر هەمان ڕێچکەی سەرۆک مام جەلال بەردەوامە تەمەناکەین بتوانین
ئێستش لە کاتێکداین کە بەرەو هەڵبژاردنێکی چارەنەوز دەڕۆین کە بتوانین لەم هەڵبژاردنە کاندیدەکان یەکێتی سەرکەوتنی گەورە بەدەستبێن و بتوانین لە بەغداش ئێستا یەکێتی خۆشبەختانە وەکوتم بە سۆرەکاتی سەرۆک باوەڵ لە بەغاش لە علاقاتی زۆر باشە لەگەڵ پەیوەندەکانی زۆر باشە بۆی بتوانین ئەم جارش پەیوەندەکانی کوردستان و عێراق ڕێک بخەینەوە بەڕاستی یعنی قورسە بۆ ئێمە بتوانین وەسفی جەنابی مام جەلال بکەین. مام جەلال ئێمە وەسف دەکرێت بەڵام ئەتوانین بڵین بەڵێنە دەین کە لەسەر ڕێبازی مام جەلال لەسەر دڵسۆزی بۆ حیزبی مام جەلال بەردەوام ببین. پرسیاری ئەوەش لێکم هەر لە کوی قسەکانی تۆیەوە پێشتریش خۆم باسم کرد هەڵبەتە کۆچی دوایی سەرۆک مام جەلال 8 ساڵ پێش ئێستا ئەم هەمووانی گریان واتە بەبێ جیاوازی سیاسی نەتەوەی ئاینی وەکو کوردوتنی بە یار و نەیارەوە گریان ئەمە بۆچی ئەگەڕێتەوە باسی ئەوم بۆ بکە کە کارێزمای مام جەلال تەسیراتی ئەو بووە یان بۆم باسکە چی ئەوای کرد کە هەمووان بگرین بۆی هەمووان مام جەلالیان بە مڵکی خۆیان دەزانی هەموو پێک هاتە جیاوازەکان هەموو بڵێن نەتەوە جیاوازەکان هەموو ئاینە جیاوازەکان هەموو کەلتور و جیاوازەکان مام جەلال گەورەی مام جەلالەوە بوو کە کەس یعنی دڵسۆزی بۆ دیموکراسی بۆ ژنان بۆ هاوبەشی بۆ ئەوە وای کردبوو کە هەموو کەس مام جەلالی بە مەرجەعی خۆی زانی لە هەر شوێنێک مام جەلال حوزوری وایە هەموو کێشە گەورەکان بە نوکتەیەکی مام جەلال چارەسەر کرا بۆیە گریان بۆ مام جەلال یعنی شوێنی دیارە موقعی دیارە عێراقیەکان و ناوچەکە و مینەکە هەموو پێویستیان بە حزوری مام جەلالە بۆیە خەڵک بۆ خۆی گریا بۆ دڵسۆزی کاروبارەکانی جەنابی مام جەلال گریاوە. باشە بەڕای تۆ چی بکرێ بۆ ئەوەی شوێنی مام جەلال پڕ ناکرێتەوە گومانمان لەوە نییە بەڵام چی بکرێ بۆ ئەوەی پەیامەکەی مام جەلال بە پیرۆزی و بە بەرزی بمێنێتەوە ئێمە وەکو ئەوەی ئێمە شانس یارمەتی داین کە لە قوتابخانەی جەنابی مام جەلال خەباتمان کردووە درێژە پێدانی بە خەباتی مام جەلال بە فکری مام جەلال بە فەلسەفەی مام جەلال بۆی کە بەردەوام بین لەسەری بە ڕێزگرتن لە پێکەوە ژیان بە ڕێزگرتن لە دیموکراسی لە ئازادی ڕوحی مام جەلال شاد دەبێت ئینشەڵڵا و سەرکەوتن بۆ میلەتەکەمان. دەست و چاو خۆش بۆ زۆر زۆر سپاس کاکشێخ سپاس بۆ قسەکانت هەڵبەتە کۆسارسانە ئەوەی کە میوانەکەم ئاماژەی پێکرد باسکردن بوو لە گەورەی و پڕشکۆی سەرۆک مام جەلال ئەو سەرۆکەی کە 8 ساڵ پێش ئێستا کۆچی دوای کرد تاکو ئێستا و بۆ هەمیشە لە هەزری هەموو تاکێکی کوردە ئەمێنێتەوە و جێگاکەی پڕ ناکرێتەوە و هەمووان بەڵێنەدەن کە لەسەر ڕێبازە پیرۆزەکەی مام بەردەوام ببن بەڵێ دەست خۆش ئاسان سپاس بۆ تۆ سپاس بۆ تاوی زانیاریەکانت بەردەوام دەبین دەچینە لای سەلاح لە هەڵەبجە سەرۆک مام جەلال هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە پرسی هەڵەبجە جینۆساید بە تەواوی جیهان بناسێنێ هەمیشە خەمخۆرێکی زۆری شاری هەڵەبجە بۆ جابزانانی ئێمە ئەمڕۆ بۆ ئەم ساڵیادەی ئەم ساڵی 8 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلالدا چه مەراسیمێک لە هەڵەبجە ساز دەکرێت سەلاح سڵاو لەبێ بەیانیت باش ئێمە لای تۆین فەرموو. سڵاو لێەوە بەیانی ئەوە بینەرانی کورسات نیویست باش دیارە ئەمڕۆژ ساڵ تێپەڕ دەبێت بە سەر کۆچی دوایی سەرۆک مام جەلالدا لێرە لە هەڵەبجە بە تایبەتی لە ناو کۆمیتەیەکی ڕێخستنی هەڵەبجە لێرە مەراسیمێک سەعات دەبڕێەوە دەچێت و لێرە جارێکی دیکە هەڵەبجەیەکان وەفای خۆیان بۆ سەرۆک مام جەلال دووپات دەکەنەوە درێژە پێدەری ڕێباسەکەی دەبن نەکرێ بڵێن سەرۆک مام جەلال لە بیدایی شەسەکانەوە کە دێتە هەڵەبجە ئەو سۆز و خۆشەویستی کە لێرە بنیادی دەنێت بەردەوامی هەبوو تا ئێستاش و ئەو سۆز و خۆشەویستی کە سەرۆک مام جەلال لە سەرەتای شەسەکانەوە لە هەڵەبجە پێگەی پێدا دەکتێت کاتێکیش کە بانگوازی شۆڕشی نوێ دەست پێ دەکات ئەوە گەنجەکانی هەڵەبجەن یەکەمین مەفرەزەی شۆڕشی نوێ لە هەڵەبجەوە هەورامان و شارەزورۆ دەچنە دەرەوە بۆ خۆشەویستی مام جەلال پەیوەندی دەکەنەوە با شۆڕشی نوێەوە و بە درێژایی مێژوو گەر سەیری خەباتی سەرۆک مام جەلال بکەیت و سەیری هەوڵەکانی سەرۆک مام جەلال بکەیت ئەبینی پرسی هەڵەبجە پرسێکی گەلە زیندووە لە دوای جینۆسایدکردنی شاری هەڵەبجە سەرۆک مام جەلال لە میدیاکانی جیهان لە ئاماری جینۆسایدی هەڵەبجە تێدەگەێنێت و پرسی هەڵەبجە دەگەێنێتە ناو میدیا جیهانیەکان و سەرۆک مام جەلال لە بەریتانیا و لە تەواوی وڵاتانی ئەوروپا و ناوەڕاست و چۆنەڵی ئەمریکا بە هەمان شێواز میدیا جیهانیەکان کار بەوە دەکات دەنگی هەڵەبجە بگەێنێتە ناوەندە جیهانیەکان و سەرۆک مام جەلال بەردەوام تا ئەو ڕۆژەشی کە لە ژیاندا بۆ پرسی هەڵەبجە یەکێک بووە لە پرسە زیندوەکان بۆی هەڵەبجەیەکان بە لە دەستدان و بە کۆچی دوای سەرۆک مام جەلال زیانێکی گەورە و پاڵپشتێکی گەورەیان
زیانێکی گەوریان بەرکەوە پاڵپشتێکی گەوریان لە دەستدا بۆیە هەمیشە ئایانوت ئێمە گەورەترین پارێزەری مافەکانمان لە دەست دەرچووە و گەورەترین کەسێک کە پاڵپشت و پشتیوانی ئەوە بۆ ئەم هەڵەبجەیە بکرێ بە پارێزگا سەرۆک مامجەلال بوو. سەرۆک مامجەلال بوو دەستی بیانیەکانی دەگردەهێنان هەڵەبجە دەیوت بۆ ئەوەی کە بیسەلمێنن حکوومەتی پێشوی عراق حکوومەتی بەعس چ دڕندەیەک بۆ وەرن ڕاستیەکە لە هەڵەبجەوە ببینن و وەرن ببینەوە هەڵەبجە دوای کارەسات هەر سەرۆک مامجەلال بوو جارێکی دیکە ڕووناکی بۆ هەڵەبجە دەگەڕێنێتەوە و کاتێک کە هیچ شتێک بوونی نییە و حکوومەت بوونی نییە سەرۆک مامجەلال بۆ کارەبا دەگەێنێتەوە هەڵەبجە و جارێکتر بڕیاری سەر لە نوێ ئاوادانکردنەوەم شارە دەدات کە تاوە کوێسەش بۆ بە پارێزگا. ئارەز عابیدێکێک لە ئەو کەسانی کە تاقانە جینۆسایدەوە کەسێکە لە ئەو چالاکوانانی بواری جینۆساید کە بەردەوام لە نزیکیشەوە پرسی هەڵەبجەی لەگەڵ سەرۆک مامجەلالدا تاوتوێ کردووە و ئێستاشی کێکە لە کاندەکانی کێتین ژماری کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە و کرێ بڵێن پێم بڵێ سەرۆک مامجەلال بۆ هەڵەبجە چ پارێزەرێک بوو چ داکۆکیکێرێکی سەرسەختی مافەکانی کەسوکاری سەربەرزی شەیدان بوو. بە کۆچی دوای سەرۆک مامجەلال ئێوە وەکو بنەماڵی سەربەرزی شەیدان هەڵەبجەیەکان چ کۆستێکتان بەرکەوت؟ سەری ڕێز بۆ گڵکۆی نەمێر وەشکۆی نەتەوایەتیمان جەنابی مامجەلال سەری ڕێز بۆ سەرجەم شەیدان. مامجەلال بە دەرەجە یەکەم لە کەسوکاری شەیدان و لە هەڵەبجەیەکان ڕۆشت. لە سەردەمی مامجەلال کە سەرۆک کۆمار بوو و پرسی بە جینۆسایدی گەلی کورد بە تایبەتی هەڵەبجەی لە دەرەوە بە هەموو دنیا ئەناسان دەستکەوتێکی گەورە و مێژووی بۆ هەڵەبجە و بۆ ئەنفال و بۆ جینۆساید کراوەکان بەدی ئەهێنا. لە تەمەنی مامجەلالە سەرکردە نییە ڕووی لە خودی جەنابی مامجەلال نەکرد بێ و مامجەلالیش نەیهێنابێتە هەڵەبجە. مامی گەورە بوو کە هەوڵی ئەوەیەدا کە قەزەی نەتەوایەتیمان لە ڕێگەی جینۆسایدەوە بە هەموو دنیا بناسیێنێ. هەمیشە لە گفتوگۆ بەرنامەکانە باسی لە جینۆسایدی گەلی کورد و هەڵەبجەیەکانە کرد. بۆ ئێمەی هەڵەبجەیەکان من بۆ خۆم وەکو تاقانەیەک وەکو کاندیدێک مامجەلال لە کەسوکاری شەیدان ڕۆی لە من ڕۆی لە تاک بە تاکی هەڵەبجەیەکان لە هەورامان و شارە زوو ڕۆی لەبەرەوەی مامی نەمر بۆ ئێمە کێوێک لە هورە و پشتیوانی بوو. بۆیە لێرەوە سڵاوە نێرم بۆ ڕۆحی پاکی مام جارێکی تر لە مێژووی عراق لە مێژووی هەموو دنیا لە مێژووی شەرقی وسەتا دروست نابێتەوە و کەسیش ناتوانێت جێگرەوەی بگرێت وەکو مامجەلال پارێزەری سەرجەمچین و توێژەکان بێت. ئێمە مامجەلال وەکو خۆمان وەکو باوکێکی ڕۆحی وایە و لە دەست هەڵەبجەیەکان ڕۆشتووە. ئەو مێژووی کە هەیەی هەمیشە ئێمە شانازی پێوەکەین وەکو شکۆیەک بەکاری هێنینەوە بۆ ئەوەی کە بە هەموو دنیای بڵێن مامجەلال بوو هەڵەبجەی بە هەموو دنیا ناسان و مامجەلالیش بوو تا کۆچی ئەو ڕۆژەی وەفاتی کرد پێناسەی دەستی هەڵەبجە و ئەنفال و جینۆساید کراون. هەڵەبجەکان چ بەڵێنێک بە سەرۆک مامجەلال و ڕێباسەکەی دەدەن و تانوێت لەم ڕۆژەدا چ پەیمانێک نوێ بکەنەوە؟ مامی سەرکردە هەمیشە چۆن هەڵەبجەی وەکو دڵی خۆی وەکو دەستی خۆی لەناو لەپی دەستی بۆ هەمیشە پارێزگاری لێکردەوە. من بەڵێن بە یەکێتی نیشتیمانی کوردستان و شکۆی نەبری جەنابی مامجەلالێ ئەمە ڕێبازەکەی و ئێستا سەرۆک پاڤڵ سەرکردایەتی ئەو حیزبەکە کە دەساودەستی وەرگرتووەوە شکۆیەکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای مامجەلال گەڕاندوەتەوە. من بەڵێن بە هەموو یەکێتیەکان بە هاو نیشتیمانیانێ لەسەر ڕێبازەکەی مامجەلال بم و هەموو داواکاری و داخوازیەکانی کەمام هەمیشە وتێتی هەڵەبجە ڕەمزە هەموو هەڵەبجە مێژووە ئەم مێژووە ئەگەێنمە شوێنی بەبەست. دەستخۆشەوە زۆر سپاس. دیارە ئەوەی کە گوێبیسی بوون ئەمە پەیامی بنەماڵەی شەیدانی هەڵەبجە بوو لە کۆچی دوایی لە ساڵیادی کۆچی دوای سەرۆک مامجەلال هەڵەبجەیەکان بەم شێوازە جارێکی دیکە پەیامی خۆیان نوێ دەکەنەوە بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال. سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشە گەڕێنەوە بۆ سلێمانی و بۆسەر مەزاری مام وەکو لە دیمەنەکانە دیارە کە پەیتا هاوڵاتیان و بەرپرسان و لە هێزەکانی سەربازی هێزەکانی پێشمەرگە سەردانی مەزاری مامەکەن. ڕێزان یەمەوە بۆ لای تۆ سڵاو لێبێ دووبارە پێم بڵێ هاوڵاتیان چۆن هاتوون و چۆن سەردانی مەزاری مامەکەن و ئەگەر قسەت لەگەڵ هاوڵاتیانە کردبێ کە هاتوون بۆ ئەوێ و ئامادەیان هەیە لەسەر مەزاری مام ئەڵێن چی لەم ڕۆژەیە؟ قسەی دڵی هاوڵاتیانی شاری سلێمانی هاوڵاتیانی کوردستان چییە لەم ڕۆژەیە؟ بەڵێ کۆسارسانە دووبارە سڵاو لێوەش دیارە ئەم نەمێ سەرتا دیمەنەکانتان بۆ بگوازمەوە ئەوەی کە دەیبینن تاجەگوڵینەی ئیدارەی پارێزگای هەڵەبجە بە ئامادەبوونی پارێزگاری هەڵەبجە نوقشە
ناسح لێرە ئامادەن دیارە ئیدارە هەڵەبجە زۆربیان هاتون هەن ئەندامانی ئەنجومەن هەن ئەندامانی پارێزگای هەڵەبجە لە ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلالە منەمەوێت دیمەنەکانتان بۆ بگوازمەوە لە بەیانی کاتژمێرەکانی بەیانیەوە میوانێکی زۆر هاوڵاتێکی زۆر و لە پۆست و پلە جیاوازە حزبی و حکومیەکان هاتوونەتە ئێرە هەمووان دەیانەوێت ئەوە دووپات بکەنەوە کە درێژە پێدەری ڕێبازەکەی سەرۆک مام جەلالە بن منەگە دەرفەتە بێ ئەمە بچمە لای خاتون و نوخشە بزانین پەیامی ئەوان وەکو هەڵەبجەییەکان لە ساڵیادی کۆچی دوای مام جەلال چییە نوخشە خان سڵاو لێ بێ وەکو هەڵەبجەییەکان چ پەیامێکتان هەیە لە ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلال بەڵێ بێگومان ئێمە وەکو هەڵەبجەیی یادی جەنابی مام جەلال بۆ ئێمە تایبەتمەندی خۆی هەیە بەڕێزیان پشتیوانێکی ڕاستەقینەی هەڵەبجەیەکان بووە پشتیوانێکی ڕاستەقینەی کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە بوو بۆیە هەمیشە لە یادی هەڵەبجەیەکانە ئامێنێتەوە و سەر ڕێز و نوازشدا ئەنەوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی کیمیاباران و ڕۆحی پاکی جەنابی مام جەلال وەکو کێی ترتان لەگەڵ وەکو ئیدارەی هەڵەبجە ئایا ئەندامانی ئەنجومان کێی تریش هاتووە لەگەڵ ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە پارێزگار و قایمقامی ناوەندی پارێزگای هەڵەبجە و سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە سەردانی گۆڕی جەنابی مام جەلالمان کردو لە یادی کۆچی دواییدا تا چەند دووپاتی درێژەدان بە ڕێبازەکەی سەرۆک مام جەلال ئێوە دووپاتیەکەن ئێمە هەمیشە ئەڵێن لەسەر ڕێبازەکەی جەنابی مام جەلال ئەڕۆین ڕێبازی جەنابی مام جەلالیش ئەوەی ئێمە فێری کردین وە گوێمان بۆ گرت بەڕێزیان پارێزەر بوو نەک بەوەی کە خۆی هەر بڕوانامەی پارێزەری هەبوو پارێزەری هەموو عێراق و کوردستان بوو و لەگەڵ پارێزگاریکردنێکەشیا سەرجەم برگەکانی پارێزگاریکردنی جێبەجێ ئەکرد بۆیە ئێمە بەڵێن ئەدەین لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال بەردەوامە بین کۆکەرەوەی هەموو لایەنەکانە بین و هەموو پێکاتەکانی کوردستانە بین و ڕۆحی جەنابیان شاد بێت خۆش بێ زۆر سپاس دەکەم باشمە لە ئەم خاتونەش وەکو کاکەیەک خانمگیان مام جەلال یەکێک بولەوانەیە کە هەمیشە پێکەوژیانی بە گرنگ زانیوە لە نێوان نەتەوە ئاینە جیاوازەکان ئێوەکو کاکەیەکان چ پەیامێکتان هەیە لەم ساڵیادێدا سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ گۆڕی مامی گەورە بەڕاستی مامی گەورە بوو بە دڵنیایی وەکێک بوو لە پاڵپشتە گەورەکانی ئێمە وەکو ئاینێکی جیاواز لە هەرێمی کوردستان ڕێز و حرمەتی تایبەتی ئەگرتین هەمیشە هەستمانەکرد کەسێک هەیە بەرگری لە مافەکانمانەکە بێجگە لەوەی ئێمە وەکو ژنێک سێجار بەرگری لێ ئەکردین بەڵام ئەوش ئازادی ڕادەربڕین لە پاڵ ئەوەیە ئازادی پەرستن و ئاینی جیاوازیەکرد ڕێزی ئەگرتین هەمیشە حسابی بۆ تواناکانمانە کرد هەرگیز هەستمان نەکردە بە دەرەجە دوو سێرکراوین دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم ئەمانەیە دیمەنەکانتان بۆ بگوازینەوە دیارە قەرەباڵغێکی زۆر هەیە لەسەر مەزاری سەرۆک مام جەلال زۆر باشە مەراسیمێکی شێ بە ئەو مەراسیمانە بگوازینە پاسەوانانی سنووری شاتون بە مەراسیم دانەوێت یادی سەرۆک مام جەلال بکەنەوە ئەوەی دەیبینن لیوای سێی پاسەوانانی سنوورن ئەمڕۆ لە هەشتمین ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلال هاتوونەتە ئێرە دەیانەوێت دووپاتی ڕێباسەکەی مام جەلال بکەنەوە دەیانەوێت خۆشەویستی خۆیان بۆ وەفا و ڕێز و خۆشەویستی خۆیان دووپات بکەنەوە بۆ سەرۆک مام جەلال دیارە بە مەراسیمێک دێنە سەر مەزارەکە دیارە قەرەباڵغێکی زۆر هەیە کەمێک پێشێستش هێزەکانی هەفتە بە ژمارەیەکی زۆرەوە هاتنە سەر مەزاری سەرۆک مام جەلال ئێستامانەوێ مامۆستا ئەحمەد لەتیف کە بەڕێزیان وتێبێژی هێزەکانی هەفتایە وەری بگرین و ئەوان قسەیەکمان بۆ بکەن مامۆستا گیان سڵاو لێبێ ئەمڕۆ هاتنە سەر مەزاری مام جەلال لە ساڵیادەدا ئێوە پەیامتان چییە؟ لە ساڵڕۆژی کۆچی مامی گەورەماندا
درود ڕێز و سڵاو بۆ ژیانی پاچی و لێرەوە پەیمانە دەین کە لەسەر ڕێبازی ئەو لەسەر بۆچوونەکانی ئەو لەسەر ئەو ڕێگایی ئەو داینا بۆ ڕزگاری کورد و کوردستان بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراتیت لە عێراقدا ئێمە بەجددی کارەکەین لەسەر ئەوە و هەمیشە پەیمان نوێەکەینەوە بۆی کە ڕێبازی ئەو بەرنادەین وەفادارە بین بۆ بیر و بۆچون و بۆ حزبی مام جەلال چکە ئەو کەسێک بوو لە شاخەکانی کوردستانەوە شۆرشی هەڵگیرسان لە چەند مەفرەزێکی کەمی هێزی پێشبەرگەوە توانی ئەم فکرەی خۆی ئەم بیرۆکەی خۆی ئەو استراتیژی خۆی بگەێنێتە هەموو عێراقوە لەسەر لوتکەی هەرەمی دەسەڵاتی عێراقا خۆی ببینێتەوە لەوێش هەر مام جەلالەکەی دیموکرات خواز بوو هەر مام جەلالەکەی مرۆڤ دۆست بوو هەر مام جەلالەکەی ئازادی بیرروڕا بوو لەوێش سەمامی ئەمان بوو بۆ هەموو عێراقیەکان چەتری کۆکەرەوەی هەموو عێراقیەکان بوو هەموو لایەنە ناکۆکان بوو جگە لەوە ئەو هەمیشە هاوسەنجێکی دروست کرده بوو بۆ عێراق و دراوسەکانی بۆ عێراق و وڵاتانی دنیا پەیوەندیکردنی پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی تردا بەڕاستی مام جەلال لە هەموو عێراق ڕۆشتووە بۆیە ئێمە سەرخۆشی لە هەموو عێراقەکەین لە هەموو عێراقکارەکەین ئەنجا لە خۆمان و لە کورد و لە یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆش مامۆستاگیان سپاس دەکەم زۆر سپاس. بەڵێ سانا کۆسار دیارە هاتنی میوانان بەردەوامە کە لە هەمووان لە هاوڵاتیان پێکاتون لە پۆست و لە حزبی حکومیە جیاوازەکان پێکاتون هاتوونەتە ئێرە بەڵێن دوو پاتەکەنەوە و وەفا و ڕێزی خۆیان دەرەبڕن و تاجێکڵینێش لەسەر مەزاری سەرۆک مام جەلال دانێت. بەڵێ ڕێزان دەست خۆش تۆ بەردەوام بە لە گواستنەوەی وێنەکان ئێمە دواتر ئەگەڕێنەوە بۆ لات و زانیاری تریشت لێ وەرەگرین جاربا دیمەنەکان هەر لەسەر شاشەی کورسان نیوز بمێنێت و بەردەوام بە دەست خۆش. بەڵێ ئێمەش بەردەوام دەبین دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان. مەسیحەکان هەمیشە کە مێژوویەکی دوور و درویشیان هەیە لە هەرێمی کوردستان هەمیشە لەلایەن سەرۆک مام جەلالەوە پێگێکی تایبەتیان هەبووە. هەمیشە هەڵوێستی دڵسۆزانەی و خەمخۆرانی هەبووە بۆ مەسیحەکان. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا پاسلەوە دەکەین کە ئەو توێژینەوەی کراوە سەبارەت بە مام جەلال لە یادەوەری مەسیحەکان بەتایبەت لە سلێمانی چییە؟ قسە و باسەکانمان لەسەر ئەم توێژینەوەی لەگەڵ میوانەکەمان سامان حسێن مامۆسای زانکۆ کە ڕاستەخۆ لە ئەستێدۆ لامان میوانە کاک سامان بەخێر هاتی و بەیانی باش دەکەم زۆر باش بی. مامۆسا وەکو ئاماژم پێدا سەرۆک مام جەلال وەکو کەسێکی سیاسەتمەدار کە سەرۆکیەکی نیشتیمان کوردستان بووە کە سەرۆک کۆماری عێراق بووە هەمیشە خەمخۆری مەسیحیەکان بووە. لەم توێژینەوەیدا هەوڵتان داوە قسە لە زاری کەساتی دیارەکانی مەسیحیەکان جا ئایا کەسانی ئاینی بن یاخود پیشەوەرەکان بن لە ژن لە پیا و لە منداڵ وەربگرن بزان ئایا ڕایان چییە لەسەر سەرۆک مام جەلال یادەوەریان چییە؟ ئایا چۆن باسی مەسائیلی پێکەوەژیان دەکەن کە لەگەڵ مام جەلالە هەڵسەکەوتیان کردو و هاوکاری کردوون؟ دەست خۆش بێ سپاسانەکەم. سەرەتا ڕۆحی شاد بێ جانی شاد بێ مام جەلال کەسایەتێکی دیاری ناوچەکە بوو نەک هەر هەرێمی کوردستان و عێراق هەر لە مۆنتیقەکەیەک مام جەلال هەر لە بیدایەتی دەستپێکردنی سیاسیەوە وەکو شخصێتی دیار هەر لە گەنجیەوە شخصێتێکی سیاسی زۆر دیار بوو لە ساحەی سیاسی تا وەفاتیشی کرد جێپەنجەی هەر دیار بوو و یەکێ لەو شتانەی کە هەمیشە مام جەلالی پێ جیاکرایەوە ئەم بابەتە بوو کە ڕێزگرتن لە کەمینەکان و هەڵدان بۆ پێکەوە ژیان و ئەمەی سەتۆ لەو مقابلانەی کە کران هەمیشە دایمەن ئەم قسەی هەیە کە مام جەلال سەڵامی ئەمان بوو مام جەلال ڕێزی لە کەمینەکانی ترێگرت مام جەلال ڕێزی لە نەتەوەکانی ترێگرت ڕێزی لە بەڵێن ئاینەکانی ترێگرت ئەمە بابەتێک بوو بوومە بوو بە پرسیار کاتێکە کۆنگرەیە کرا ئایا فعلەن وا بووە مام جەلال لە واقعیشا وایە پرسیاری توێژینەوەکەی من ئەوەیە ئایا ئەم قسەی کە لە ناو خەڵکە کرێ ئەمە کێشی توێژینەوەکەی منە ئایا فعلەن لە واقعیشا وایە کاتێک کە تۆ دی بە دوای واقعاگەڕەی باشترین بەڵگە بووی ئەوە بسلمێنی یادگەی خەڵکەکەیە بیرەوەری خەڵکەکە لە ناو خەڵکەکە دەقی نووسراو نییە لە دەقا کابرا نووسەتی بۆ خۆی بە کەیفی خۆی بەڵام ئایا لە ناو خەڵکەکەیە و فیدباکی خەڵکەکە بوو ئەمە وایە ئەمە منهجێکی تازەی کە پێڵێن منهجی مێژووی زارەکی تۆ زانیاریەکان ڕاستە و خۆ لەو کەسەوەرەگری کە بەشێکە لە واقع ئەین لە دەرەوەی واقعەکە نیە وی پرسیاری توێژینەوەکەی من ئەوە بوو ئایا مام جەلال کە لە ساڵی 60ەوە لەسەر کەمینەی نووسیوە لەسەر مەسیحی نووسیوە
لە شاخ هەر بە هەمان شێوە هاتوۆتە شار هەمان ئایا نووسینەکانی لەگەڵ واقعی ژیانی خۆیان فعلەن وایە مام جەلال وا بووە لە توێژینەوەکە ئەمە سلماندووە کە خۆی ئەمە بابەتەکەیە من باشسا مقابلە مامۆستا لێرە ڕاتەگرم ئێستا خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق سەردانی مەزاری جەنابی مام جەلال دەکات و تاجە گوڵینەی خۆی لە سەر مەزاری جەنابی مام جەلال دادنێت ئەگەر ئەو دیمەنانەی کایبینن ئێستا دیمەنی ڕاستەوخۆی سەر مەزاری جەنابی مام جەلالە کە خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق سەردانی مەزاری مام جەلالی کرد و تاجە گوڵینەی لەسەر مەزارەکە داناوە و دیمەنانە کایبینن دیمەنی ڕاستەوخۆن کە لە شاشەی کورسانی وزەوە بۆ ئێوەی ئەگوازینەوە کە ئەمڕۆ یادی 8 ساڵی کۆچی دوایی جەنابی مام جەلالە کە سەر کۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کایبینن خات و شاناز ئیبراهیم ئەحمەد هەم ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیش خانمی یەکەمی عێراقا کە لەسەر مەزاری جەنابی مام جەلالە ئایبینن ئێستا زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکەوت زەکی ببرن خات و شاناز ئیبراهیم ئەحمەد کە ئێستا لە سەر مەزاری جەنابی مام جەلالە و هەر دوێنە شەویش سەردانی مەزاری جەنابی مامی کردبوو و لەوێ ئامادە بوو تا درنگانی شەو کە لەسەر مەزارەکە ئەمە وەکو نەریتێک ساڵانە خات و شاناز ئیبراهیم ئەحمەد سەردانی مەزارەکە ئەکات و لەوێ هەم بۆ ئاگاداربوون و هەم بۆی کە ئەو هاوڵاتیانی کە سەردانی مەزارەکەکەن پێشوازیشیان لێ بکات و لە نزیک و هاوڵاتیان ژوی بینێت ئەوی کایبینن ئێستا ڕاستەوخۆ ئەو دیمەنانەی کە ئاگوازرێتەوە خانمی یەکەمی عێراقە لەسەر مەزاری جەنابی مام جەلال ئەم دیمەنانە کایبینن دیمەنی ڕاستەوخۆن لەسەر مەزاری مامەوە کە پەیتا هاوڵاتیان و کاربەدەستانی حکومی و حزبی و هاوڵاتیانی شاری سلێمانی و بەرپرسانی حکومی و حزبی و هەروەها هێزەکانی پێشمەرگا و ئاسایش و هێزەکانی ئەمنی سەردانی مەزاری مام دەکەن بەڵێ لەگەڵ میوانەکەمانە مامۆستا سامان حسێن بەردەوامە بین مامۆستا ویسمە و پرسیارە بکەم کە جوابی ئەو توێژینەوەی دەستکەوتووە لە بابەتەکانی کە ئامادەت کردووە کە ئایا بە واقعیش سەلماندراوە یاخود مام جەلال سەلماندوێتی کە ئەمە تەنها لەسەر نووسین نییە پشتگیری و پشتیوانی لە کەمینەکە بەڵێ خۆی توێژینەوەکەی من لەسەر ئەوانی سلێمانی و هەندێکی دەروی سلێمانی شتەکان ناوە توێژینەوە تۆ ناتوانانی مشتەمای گەورە و فراوانگیری چکە لە ڕێگای مقابلەیە بەڵام تۆ دی چڕێکەکەیتەوە لەسەر کۆمەلگایە کاتێک کە مقابلەی ئەوانم کردووە من لە ڕاستیە لە تەمەنی جۆرا و جۆر مقابلم کردووە چاوپێکەوتنم کردووە لە کەسایەتی جۆرا و جۆر کەسایەتی مەسڵن کۆنتاکتی لەگەڵا هەبووە کەسایەتی هەر مام جەلالی نەبینیوە کەسایەتی هەر تازەی لە سلێمانی لە ئاوارەکان کەسایەتی ئەو کاتە هەر مەسڵن مەسیحی بە و لە شارەکە بووە یعنی هیچ بەرژەوەندیەکی لەم قسانە نیە لە هەموو کەسایەتەکانە من چاوپێکەوتنم کردووە لاخیرات دەرکەوت لە یادگەی مەسیحیەکان بە گشتی ئەوانەی من بینی من ئەوانەی سلێمانی مام جەلال جێگایەکی زۆر تایبەتی هەیە و فعلەن ئەو قسەی کە من لە بەحسەکەما بەدوایە گەڕم ئایا فعلەن وایە مام جەلال وا بووە فعلەن لە ئەرزی واقعیشان مام جەلال ڕەنگە هەندێک جار چونکە ئەمانە کەس نەیبینیەوە نەنووسراوە کەس باسی نە ڕەنگە هەندێک جار بە زیادیشەوە ئەمەی کردوێ
ڕەنگە هەندێک ینی من لەسەر مەسیحیەکان کردومە ڕەنگە ئەمە پێویستی بە توێژینەوەی تر بێت لەسەر کاکەیەکان لەسەر ئێزدیەکان لەسەر بەهاییەکان لەسەرینەکان تر بزین لەگەڵ ئەوانی شاوا بووە کاتێک کە لەگەڵ ئەمانە سەیری توێژینەوەکەی ڕەنگە ئەوەی ئیستا کەوترا زۆر کەمتر بێ لەوەی کە لە یادگەی ئەوانە هەیە مامجلات وێنایەکی جوان مامۆساقسەکەت پێ بڕم هەرێسا هاوکارمان ڕێزان لەسەر مەزاری مامەوە کە لەگەڵ ئەو هاوڵاتیانی کە سەردانی ئەویانەکە کە قسەی لەگەڵاکردن یەکێک لەوانە خاتوچیا قاسم بوو کە بەڕێبەری گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجەیە کە خودی خۆی کاکەیە یعنی لە ئاینێکی ترە لە ناو نەتەوەی کووردا بەڵام بینیمان و جۆمان لێ بوو کە چۆن باسی لە ڕۆڵی جەنابی مام جەلالە کردووە چۆن پشگیری لێ کردوون ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە و ئیزافەیە بۆ توێژینەوەکەی جەنابەکە تا ئێستش جگەلەوەی کە خودی جەنابی مام جەلال ئەمڕۆ یادی 8 ساڵەی کۆچی دوایەتی حیزبەکەشی هەر لەسەر ئەو ڕێبازە بەردەوامە و پشتیوانی پشگیری ئەو کەسانەکەن من حیزبەکەی ئەبێت توێژینەوەی لەسەرکەمەوە گوێ چۆن لەسەر مام جەلال کردومە ئەبێ لەسەر ئەویژەوە بکەم بەڵام ئەوی من لەسەر مام جەلال کردم فعلەن وێنایەکی زۆر جوانی هەیە لە ئینیان و فعلەن مام جەلال بابەتەکە لێرە ئەمە نییە لەگەڵ ئەوانە مام جەلال لەکوێوە ئەم معاملەی کردووە ئەمە زۆر زۆر گرنگە لە دیدگایەکی زۆر قوڵی یعنی علمیەوە زانستیەوە ئەم معاملەی لە خۆڕە ئەم معاملەی نەکردووە مام جەلال مەسیحیەکانی بە بەشێک لە مێژووی ئەم وڵاتە زانین جا دواتر دێنە سەر و بابەتەنە مامۆستا بەڵام ببوورە لە ئێستا ڕات دەگرین دەچینە لای هاوکارمان هاوار لە دۆک بێگومان لە تەواوی شار و شارچوەکانی تری هەرێمی کوردستان مەراسیم دەکرێت بۆ ساڵیادی سەرۆک مام جەلال هاوار سڵاو لەبێ بەیانی باش پێمان بڵێ مەراسیمەکە چۆن لەوە بەڕێوەدەچێت چ بابەتێک هەیە زانیاری زیاترمان لەگەڵ هاوارە ئیسماعیلیشمان لەگەڵە لە سۆران کە ئەویش ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵمانابێ بەخش لەواچە دەنگی بە باشی ناگاتە لای ئێمە هەوار ئەچینە لای ئیسماعیل تا کێشەکەی هەوار حەلەکەین ئیسماعیل سڵاوە لەبێ پێمان بڵێ ئەمڕۆ چ مەراسیمێک بە بۆنەی کۆچی دوای 8 ساڵی جەنابی مام جەلالەوە لەو شارە و لەو ئیدارەیە بەڕێواچێت بەڵێ کۆسار ئەوەی کە پەیوەستبی بە یادی 8 ساڵی سەرۆک مام جەلال هیچ بڵێن ڕێوڕسم و یا مەراسیمێک نەبووە بەڵکو بەشێک لەو هاوڵاتیانەی کە هەم لە کادینان هەم لە خەڵکی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون یان بڵێن نزیک بوونەوە لە یادی سەرۆک مام جەلال هاتوونە سەر مەزاری واتە هاتوون بۆ سلێمانی لێرە نین بەڵام من ئەمەوێت تایبەت بەو بابەتە شتێک باسکەم کە سەرۆک مام جەلال بەو پێی کە چەند وێزگەیەکی ژیانی لە سنووری ئیدارەی سۆران دوای پێکەنانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سووریا گەڕاونەتەوە لە برادۆز بوون ماوەیەک لەوێ ژیاون دواتر لە باڵەکایەتی بۆ ماوەی 5 ساڵ ماونەتەوە ئەو 5 ساڵی باڵەکایەتی وای کردووە خەڵکێکی زۆر لە سنووری باڵەکایەتی لە سەرۆک مام جەلال کۆ بێتەوە و بڵێن خۆشەویست و یان بەباشی تێکەڵاوی خەڵکی ئەو ناوچەیە و هەر ئەمەش وای کردووە کە تا ئێستاش خۆشەویستی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆشەویستی سەرۆک مام جەلال وای کردووە خەڵکی ناوچەکە کە ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی بڵێن پرۆسەی هەڵبژاردن یاخۆت بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە خەڵک بە گروتینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەشیان ئاکار و ڕەوشت و ڕەفتارەکانی سەرۆک مام جەلال بووە کە لە باڵەکایەتی بە جۆرێک لە ناو خەڵک خۆشەویست و تێکەڵاوی خەڵک بۆ وای کردووە تا ئێستاش ئەو خۆشەویستە ماوەتەوە بۆیە یەکێک لەو هاوڵاتیانی یان کە لەو پێشمەرگانی کە لە سەردەمی شاخ لەگەڵ سەرۆک مام جەلال بووە لە 5 ساڵی تەمەنیدا لێرە لە باڵەکایەتی لەگەڵ سەرۆک مام جەلال ماوەتەوە هەر شتێکەمەوێ باسی کەم تەنانست دوو لە کوڕەکانی پشتیوان و دابان کوڕەکانی ئەو میوانی کە ئێستا هەیە لەلایەن سەرۆک مام جەلالەوە ناونراون هەر بۆ خۆشەویستی مام جەلال بۆیە ئەمن لێرەوە گفتوگۆکەین مام سابری سڵاوت لێبی و ئەگەر بێ لای من زۆر سپاس مام سابر ئەگەر پێم بڵێ لەو سەردەمانی کە لەگەڵ سەرۆک مام جەلال ژاوی چ شتێک زۆر کاریگەری لەسەر تو کردو پێم بڵێ وڵی من یەکەم وشەی کە لە مام جەلال فێر بووم و لە لای مام جەلال بووم یەکەم ئەشتەوە بوو دەست و دەم و داوێن پاک لە مام جەلال فێر بوو کە یەکەم وشە بوو لە زاری مام جەلالم گوێ لێ بوو ئەمەش کە چوینە لای مام جەلالی کە مام جەلال هاتە مەنتیقەی ئێرە مام جەلال لە مەنتیقەی ئێرە بوو ماوەکی زۆر لێرە بوو خۆشەویستێکی وای لە لای خەڵکی پەیدا کرد کە خەڵک بە گوڕیتینەوە بەڕاستی موعجب بوو بە خۆشەویستی مام جەلالی
هەر ئەوە وای کردبوو کە بەشێک لە خەڵکی باڵەکایەتی تا ئێستاش بۆ ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵسۆزن و پابندن بە هەموو بڵێن ڕێکارەکانی حیزب ئەوە وای کردبوو یان خۆشەویستی مام جەلال ئەو کشتەی دروست کرد کە خەڵک بەو جۆرەی دڵسۆزی بۆ یەکێتی خۆی ڕەوانشار مام جەلال خۆشەویستی هەموو خەڵکی بوو خۆشەویستی هەموو کوردستانی بوو خۆشەویستی بە تایبەت خەڵکی باڵەکان بوو بەڕاستی ئێستا لەحانەکە زۆربەی کانی و ئاوەکان بەناوی مام جەلای ناوندراون زۆربەی گەر و باسکەکان بەناوی مام جەلای ناوندراون هەمووی لە خۆشەویستی مام جەلالی بووە کە خۆشەویست بە لە ئەو خەڵکەی باڵەکایەتی بەڕاستی خەڵکی زۆر لەگەڵ بوو خەڵکەکی بێزخ یعنی خەڵکی باڵەکاتی بەحام ئەو کاتی لەگە مام جەلال بوو چکە باو باپیرانیمە بۆ ئەمەیان باسەکەیانە مام جەلال ئەشتی وەیە مام جەلال ئومێدی دوا ڕۆژە بەڵێ ئەوەی کە تایبەتە بەو ناوچەیە بەشێک لە چیا بەرزەکان بەسێک لە کانی و کارێزەکان کە لەو ناوچەیە سەرۆک مام جەلالی تێدا ماوەتەوە تا ئێستاش بە ناوی ئەوەوە ناونراوە لەو ناوچەیە ساڵانش لەو یادەدا بڵێن لە ساڵانی ڕابردوو یاد و مەراسیم ڕێک ئەخران بەڵێ دەست خۆش ئیسماعیل سپاس بۆ تۆ ئەگەڕێنەوە بۆ سلێمانی و ئەچینە لای ڕێباسیوە لە سلێمانی و لەگەڵمان نابێت ڕێباسڵاوە لەبێ زانیاریەکان لای تۆ چین و ئەو مەراسیمانی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێواچێ چییە؟ بەڵێ بانیتان باش جارێ ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانین بۆ کتێب کە خولی ئەم جارێکە خولی حوتەمە بە ناوی خولی سەرۆک تاڵەبانیەوەیە کە برار وایە پاشکەمێکی دیکە واتە لە دوای سەعات دەوە ڕێوڕسمی کردنەوەی پێشانگاکە دەست پێ بکات و ئەم پێشانگایە هەتاوەکو 11 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن لە سەعات دەی بەیانی بۆ دەی شەو بێنەم پێشانگایە کە بە ملیۆنان کتێبی تێدایە و بە سەدان هەزار ناونیشانی جیاوازی کتێب و توێژینەوەی زانستی بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی و زۆربەی زمانە جیاوازەکانی دنیا کە لێرە ئەو چاپخانانەی کە بەشداریان کردووە بەشێکی زۆریان لە سەراستی عێراق هەرێمی کوردستان و چواردە دەوڵەتی دیکەوە کە بەشدارن دایانەوێت لە ماوەی ئەم 11 ڕۆژەی پێشانگاکەدا سەرجەم بەرهەمەکانیان بە خوێنەرانی کورد بناسێنن و پاشکەمێکی دیکە کە ڕێوڕسمی کردنەوەی پێشانگاکە دەست پێ دەکات چەند چالاکیێکی دیکە لە ناوەوەی هۆڵی پێشانگا بەڕێوە دەچن و بڕیار وایە قوات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شانازی ئیبراهیم محەممەد خانمی یەکەمی عراق و چەندین کەسایەتی دیکەی سیاسی و حکومی لەم ڕێوڕسمەدا بەشدار بن و هەر ئەمڕۆ بە بۆنەی ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلالەوە جگەلەوەی کە لە مەزاری مام ڕێوڕسم تا ئێوارە بەرەوە دەچێت و هاوڵاتیان و کادران یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی مەزاری مام دەکەن لە هەمان کادا لە زانکۆی سلێمانیش کۆنفرانسێکی نێودەوڵەتی گەورە بەڕێوە دەچێت کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت چەندین توێژینەوەی تێدا توێژینەوەی زانستی تێدا دەخرێتە ڕوو کە تایبەتە بە ژیاننامەی سەرۆک مام جەلال و تێیدا باسی وێزگە جیاوازەکانی سەرۆک مام جەلال دەکرێت لە قۆناغی منداڵیەوە تا قۆناغی سەرەتاکانی دەستپێکردنی کاری سیاسی و پێشمەرگایەتی و تا گەشتنی بە سەرۆک کۆمار واتە زۆربەی قۆناغەکانی ژیانی تێدا لەو توێژینەوانەدا دەخرێتە ڕووە بە شێوەیەکی تێر و تەسەل لەلایەنە و توێژەرانەی کە توێژینەوەکانیان ئامادە کردووە باز دەکرێت و دوای ئەوەی کە ئەم بەراسیمانە لە ئەمڕۆ و سبەینێک کە تایبەتن بە سەرۆک مام جەلال تەواو دەبن لێرەم پێشانگایە بۆ ماوەی 11 ڕۆژ بەردەوام دەبێت و هاوڵاتیان دەتوانن بێنە تاسلوجە کە کارەسانێکی زۆر بۆ کەسانش کراوە کە ئۆتۆمبیلی خوانیان پێنیەوەتە پاسیان بۆ دابین دەکرێت دەتوانن ڕۆژانە بێن لەم پێشانگایە کارەکانی ناو پێشانگاکە ببینن ئێستا ئامادەکاریەکان کراوە بۆی پاشکەمێکی دیکە پێشانگاکە بکرێتەوە ڕێبا سپاس بۆ تۆ کە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی لەگەڵمان کە ئەم ساڵ تایبەت کراوە بۆ جەنابی مام ئەچینە کەرکووک دەچینە لای کاروان لە کەرکووکە پەردە لەسەر پەیکەری سەرۆک مام جەلال لەوێ لا دەدرێت مەزانیارەکان لەو بارەوە لە کاروان وەردەگرن سانە بڕیارە ئەمڕۆ
لە دەرچوونی کەرکووک سلێمانی ینی ڕێگای سلێمانی کەرکووک یەکێک لە پیکەرە هەرە گەورەکان کە دروست کراوە لە یەکێک لە پارکە گەورەکانی شاری کەرکووکە کە لەسەر ڕێگای سلێمانی کەرکووکە تەرخان کراوەوە ئەمڕۆ پەردە لەسەر ئەو پیکەرە لە درێت بە یەکێک لە پیکەرە هەرە گەورەکان دادەنرێت لەو شارە جا کاروانە سە زانیاری زیاتریشمانایەتێ لەسەر لادانی پەردە لەسەر پیکەری جەنابی مام کاروان سڵاوە لێبێت لای توین فەرمو بەڵێ کۆسار سارە ساڵتان لێبێ ئەمڕۆ هە ساڵ بەسەر ماڵاوای سەرۆک مامجەلال تێپەڕێتکە بەنسبەت کەرکوچەکانەوە ینی پێگەیەکی جیاوازی لای کەرکوچەکانی لای پێکاتەکانی کەرکووک هەیە ئێرە دەواازەی کەرکووک سلەیمانیە ئەبینین کا پەیکەرێکی گەورەی سەرۆک مامجەلال بە بەرزی 6 متر لێرە دروست کراوە بۆ ناوەڕاستی کەرکووک ڕوانێت بڕیار بوو پێشتر بڕیار بوو ئەمڕۆ پەردە لەسەر پەیکەرەکە لا بدرێت بەڵام بەپێی زانیاریەکانی من لابردنی پەردە لەسەر پەیکەرەکە دواخراوە بۆ کاتێکی درەنگتر بۆ پێی کە باخچەکەش تا دەوروبەری تەواو نەبووە بۆیە پێچێت کە لابردنی پەردەکە بکوێتە سەرەتای مانگی یانزەوە تاو کاتێککە باخچەکە بە تەواوی تەواو بێت ئەمڕۆ کەرکوچەکان سەرجەمیان هاتوون بۆ سەر مەزاری مام بە پێزانیاریەکانی من ینی هەم ئۆرگانەکانی یەکێتی هەم چین و توێژەکان هاتوون بەڵام من لێرە لەگەڵ میوانەکەم چالاک شاسوار گفتوگۆ کەم سەبارەت بە ڕۆڵی سەرۆک مامجەلال بۆ کەرکوچەکان چالاک سڵاو لێبێ پێم بڵێ ڕۆڵی سەرۆک مامجەلال تا چەند ڕۆڵێکی باوکانە بۆ پێکاتەکانی کەرکووک تا چەند کۆکەرەوەی هەموو پێکاتەکان بوو بڵێ بەڕاستیدا هە ساڵ بەسەر کۆچی مامجەلال تێئەپەڕێ ڕوحی شاد بێ ڕوانشاد بێ مامجەلال هەمیشە مامجەلال چەترێ بوو و بۆ کەرکوچیەکان و داکۆکەرێکی بەهێز بوو بۆ کەرکوچیەکان هەردەم کەرکوچیەکان کێشەیەشانە بواە زوو تەداخولێ کرد و چارەسەرێ کرد و تەنانەت نەتەوەکانیش نەتەوە جیاوازەکانی کەرکووکیش جگە لە کوردەر کێشەیەکیانە وایە گرفتێکیانە وایە ڕویان لە مامجەلالە کردووە مامجەلال گوێی لێگرتن وەز بە زووی کێشەکانی چارەسەرە کرد کەرکوچیەکان زەرمەندی یەکەمن لە کۆچی مامجەلال ئێمە هەمومان بینیمان لە دوای کۆچی مامجەلال یەک سەر کەرکووک ئەو ڕووداوانەی بەسەرا ڕووداوی 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە کۆمەڵی ڕووداوی نەخوازرا و ناخۆشی لێبووە لە کەرکوچیەکان بۆ ئێمە زەرمەندی یەکەم بووین لە ڕۆیشتنی مامجەلال بەداخەوە چکە چەترێک و باوشێکی گەرم بوو بۆ کەرکوچیەکان و هەمیشە مامجەلالیش خۆی بە کەرکوچی ئەزانە بیرمان نەچێ هەموو جای بیرتان نەچێ من خۆشم کەرکوچیم بۆیە ڕۆشتنی مامجەلال زۆر خراپ بوو بۆ ئێمە چەند درێژەی هەیە ڕێبازەکەی سەرۆک مامجەلال لە کەرکووک بەڵێ مامجەلال خاوەن نەج و ڕێگا و شێوازی خۆی بوو خاوەن بیرۆکەیەک و پرۆژێکی تایبەت بوو بۆ کەرکووک هەمیشە بیری لەوە کردەوە کە هەموو پێکاتەکان ڕەیان نەبێ و قسەیان نەبێ و بەشدار بن لە بڕیاردان لەسەر کەرکووک و لە سارەنووسی کەرکووک بۆیە ئەو خاوەن بیرۆکەی 1932 بوو هەرچەنێ ڕەنگە ئەو کات بەشێ لە کورد گلەیی هەبوو بێ لەو بۆچوونە یاخود لەو بڕیارە یاخود لەو تەرحەی مامجەلال بەڵام ئێستا تێگەین کە ئەو تەرحە چەندێک گرنگە بۆ کەرکوچیەکان و بۆ ئێمەی کەرکوچی لەبەرەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ خۆتان نەزانن کەرکووک لە گۆڕانکاریدایە بۆیە مامجەلال هەمیشە خاوەن ناز خۆی بوو بۆ کەرکووک خاوەن ڕێگە چارەسەری تایبەت بوو بە چاوێکی تایبەت و بە شێوازێکی تایبەت بیری لە کەرکووکردەوە یعنی کەرکوچی نەئەشوبهان بە سلێمانی کەرکوچی نەئەشوبهان بە هەولێر کە ئێمەش وە کەرکوچی هەمیشە داوای ئەومان کردووە واموو خوازیارەوە بینە کە کەرکووک بە چاوێکی جیاوازە و سێر بکرێت لەبەرەوەی دۆخێکی ئیداری تایبەتی هەیە نەتەوەی جیاوازی لێە دۆخی سیاسی جیاوازیە دۆخی ئیداری جیاوازیە مووقعێکی جوغرافی جیاوازیە بۆیە کەرکووک پێویستی بە پاکێشیش تازەیە لە ئێستاشدا ئیداری کەرکووک بە خۆشحاڵی و کاکرێوار توانێتی تا حەدی ئەو باڵانسە ڕابگرێەوە بە شایەتی بەغا خۆی کە ئێمە بینین وەفدەکان ڕۆژانە دێن بۆ کەرکووک و باس دەواکەن کە کەرکووک ئێستا تا حەدی ئارامە لەبەروی بە عقلێتیشی جیاواز و بیرکردنەوەیکی جیاواز و بیرکردنەوەیکی کەرکوچیانە لە چوارچێوەیەکی کەرکوچیانە سەر کەرکووکە کرێ ئیداری ئێستا نەک وەک ئیدارە بۆگەنەکە و گەندەڵەکەی ڕاکان و با بڵێن ئەتباعەکەی ئێستا بەعکسەوە کەرکووک تا حەدی ئەتوانین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە حتا لە ڕووی سایکۆلۆجی و خەڵکی کەرکووک ئارامترە زۆر سپاس بەڵێ کۆساریانی ئەمڕۆ وەکو باسم کرد هەرچەندە کەرکوچەکان زۆرینیان هاتوون بۆ سەر مەزاری مام بەڵام لە کەرکووک کشەمیادا لە نێو ماڵەکانی شاتەنانەت یادێکە یادی هەشت ساڵەی ماڵئاوایی سەرۆک مامجەلال باڵا کاروان دەست خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشە کە ڕاستەخۆ لە کەرکووک و لەگەڵمانە بوون دەست خۆش بەڵێ مامۆستا دەگەڕێمەوە لای بەڕێزت ببوورە
وەزەی باشووری عێراق بە تایبەتی لە ساڵەکانی 2005 و 2006 زۆر خراپ بوو زۆربەی زۆری مەسیحیەکان کۆچیان دەکرد بەڵام سەرۆک مامجەلال هات زەوی بەسەردادا بەشکردن کامەش هۆکارێکی سەرەکی بووی کۆمەڵێکی زۆر لە مەسیحەکان بمێنەوە چەندی دەرچاو پێکەوتنی ڕێکدەخست لەگەڵ قەشەکاندا بۆی لە بارودۆخیان ئاشنا بێت تا چەند لەم توێژینەوەدا باستان لەم کارانی مامجەلال کردووە بۆ ئەوەی نەوەکانی تر و هەروەها بە تایبەتینەوەی مەسیحەکان بە ئەو هەموو هەڵوێستە جوانمێری و مرۆڤ دۆستانەی سەرۆک مامجەلال ئاشنا بن دەستخۆش بێت پرسیارە زۆر جوان بوو یەکێک لە تەورەکانی هەر توێژینەوەکەی من ئەوەیە کە کاتێک کە مەسیحیەکان ئاوارا بن بۆ سلێمانی مامجەلال چه هەڵوێستێکی و ئەم هەڵوێستە چ ڕنگدانەوەیەکیە لە یادگەی ئەوانە و چۆن سەیرێکن طبعاً مامجەلال پێش ئەوەی کە ئاوارەی دەست پێ بکات کە کاتێ وەزعی مەسیحیەکان خراپە بێ ڕێک هەر بە کەنیسەکانە لەڵێ بە مەسیحیەکان بڵێن مەچن بۆ خارج با بێن بۆ سلێمانی ئێمە لێرە خانوویان بۆ دابینەکەین ماڵیان بۆ دابینەکەین ژیانیان بۆ دابینەکەین و ئەیان پارێزین بۆی نەچن بۆ خارج ئەم کەمینەیە لەم وڵاتە کەم نەبێتەوە ئەم کەمینە مێژوویە با بێنە ئێرە دوایش کە ڕووداوەکە ڕۆدا لێرە کەنیسەی ماریوسف بەش بەشەکرێ ئیتر تقریبا 300 بۆ 400 ماڵی مەسیحی دێتە ناوی کە دێتە ناوی مامجەلال خۆی شخصیان لەگەڵ هێرۆخانە سەرپەرشتیەکە هەموو شتێکیان بۆ دابینەکەن دوای سێ چوارمان کە هینە بێتتر پیانە لێڵێەوەی ئەمینێتەوە من خانووی بۆکرێ بۆگرم با بچێتە ناو خانوو من کرێکەی بۆ دەم من حتا مقابلێ ئەو کەسانەشم کردەوە کە خۆیان لەو کەسانن کە لەو قوربانیان بەبێەوەی ینی مامجەلالی بینی بێیان ئەوە بێ ئەوەنە مەسیحەکانی شاریش مامجەلالیان بۆ باس کرده بوو کە لەگەڵ مەسیحەکانە چۆنا ئەیود ئەم کەساتیە بەس لە ئێمەی مەسیحی ڕۆی ینی ئەمەنە مامجەلال بۆ ئەوان گرنگ بوو لەوێشە ڕاستەکەی ئەم دیاردەی بەهاناچوونەوەی ئەوانە هەم لای پیاوانی ئاینی مەسیحی هەم لای خەڵکی شار هەم لای ئاوارەکان هەم لای مەسیحێک خودی مەسیحەکان ڕاستەکەی ئەمەنە ڕنگدانەوەی هەیە لە یادەوەری هەر هەمویانە کە کاتێ باسێن باسی مامجەلالیان لەگەڵاکەی یەکسەر ئەمەد بۆ باسەکەن کە چۆن بەهانایانەوە هاتووە و چۆن دەرگای سلێمانی واڵا کردووەڵێ کە لە بەغا کەوتینە ڕێ وتیان مامجەلال دەرگا سلێمانی واڵا کردو بۆ ئەو کەسانی کاوارا بن و مەسیحین و هاوکاریانەکە یەکسەر ئێمە هاتین بۆ سلێمانی و کە هاتینە سلێمانیش ئەوەنە استیقبالێکی جوان کراین ئەمەنە خەڵکی سلێمانی لە ڕاستیان نەکرد خەڵکی سلێمانیژە منە ڕێزیان لێ گرتین ئەمەنە بە یەکسانی تەماشایان کردین بەشێکیان ئیستا لە سلێمانی ماونەتەوە نەڕۆیشتونەتەوە وەسڵن لە سلێمانی شاری خۆمانە ئەمەنە ئەو کاتە مامۆستا جەنابی مامجەلال جگەل لەمانەی کە جەناب باس کردووە هاوکارم سانە ئەوەی کە دەرفەتە بۆ باسمان کرد نوێنەری تایبەتی خۆشی هەبوو لە ناوچەکان کە هەر مەسیحی بوو ئاینەکانی تر بوون ڕۆڵی یابوو بەوانش بۆ ئەوەی قسەی خۆیان هەبێت و نوێنەری خۆیان هەبێت لە کایە سیاسیەکان بەڵێ هەمیشە مامجەلال هەمیشە ئەوەندەی کە من مقابلم لەگەڵا کرد ویستویەتی مەسیحیەکان ڕۆڵیان هەبێ و نوێنەریان هەبێ لە هەموو شوێنێکە و هەمیشە کە لەگەڵیانە دانیشتووە وتوێتی ئەمەیە لە ئێوە هەرچی کللتوری خۆتان هەیە بیپارێزن هەرچی شوێنەواری خۆتان هەیە بیپارێزن وەلە مەسەن بۆ نمونە کە پۆلبریمەری هێناوەتە سلێمانی کۆبوونەوەیان کردووە نوێنەری مەسیحەکانی بردووەتی باڵێ مەسەن میوانێکی مامجەلال هاتووە کە پەتریارک بووە کاتی خۆی مامجەلالی ناسیوە لە سووریا هاتووە کە هێناوێتی مەسیحەکانی لەگەڵ خۆیان بردووە ینی وەکو نوێنەر هەمیشە مامجەلال ئەمجا مامجەلال بوو کە وای کرد کە لە وەزارەتی ئەوقاف هینێکی تایبەت بە هینەکانی تر بکرێتەوە بڵێن لەوانە مەسیحیش ینی هەمیشە لەوانەی سلێمانیش کە من مقابلەوانەی سلێمانی کردووە هەمیشە هەوڵی داوە نوێنەریان هەبێت لە هینەکانە هەمیشە هەوڵی داوە مافیان نەخورێ حتا لە زەوی تەوزیعکردنیشە لە زەوی دابشکردن نەیهێشتووە مافی مەسیحەکە بۆی ئەمە لە یادەوەریەوەنە هەر ماوەتەوە بە پارێزی جیاوازێکی نەکردو لە نێوان جیاوازێکی شخصیەتی بۆ مامجەلال دروست کردو لای ئەوان کە ئێستا هەر کەسێکیان مقابلەیان لەگەڵاکەی ڕاستەخۆ پێدەڵێ سەردەمی مامجەلال بۆ ئێمە شتێکی زۆر جیاواز ینی ئەمە لە چیا دەرەکەیە لەو گێڕانەوە هەیە دەرەکەی کە ئەو چی بۆ مەسیحەکان ینی هەندێک بواری تریشە ینی من حەزەکەم باسەکەم وڵی کاتمان زۆر زۆر کەمە کاتمان نەما مامۆستا ئینشەڵا لەبەرەوەی ئەمڕۆ بەرنامەکە هەر تەواوی بەرنمەکانی تریش تەرخان کراوە بەم ڕۆژا بێ ئەوان مەراسیم و ئەو بۆنانی کە ئەکرێ هەمیان بگوازینەوە زۆر زۆر سپاس دەستخۆش بۆ مامۆستا سامەحسێن مامۆستای زانکۆ کە ئەم بانیە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵماناوی زۆر زۆر بەخێر بێت و زۆر سپاس دووبارە دەستەکان خۆش بێت بەڵێ
ئەمڕۆ لە یادی کۆچی دوای 8 ساڵی جەنابی مام ڕگە و بابەتەکانی ئەوڕۆمان تەواوی تەرخانکرا بوو بۆ ئەو بۆنەیە هیوادارم جەنابی مام جێی بەهەش بێت و ڕۆحی شاد بێت و ڕێبازی هەمیشە بەردەوام بێت و خەباتی هەمیشە ڕۆشن بێت. سپاس بۆ بینەری ئێوەش. هەزاران سڵاو بۆ ڕۆحی پاکی سەرۆک مام جەلال کە لە تەمەنی منداڵیەوە خەباتی بۆ وەرگرتنی مافەکانی گەلی کردووە تا پرۆگرامێکی تر هەر تەندروست باش بن.